عزیزان و خۆشەویستان ئەم کاتتان باش و ئەمڕۆتان شاد. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری کەناڵی هیوان. ئەم ئێوارەیە لەگەڵ ئێوەم و لەگەڵ هاوکارم گۆنا سەعید بە مەبەستی ئەوەی بەرنامەیەکی تۆزێک بە ستایلێکی تایبەت پێشکەشیەوەی عزیز بکەین. بەرنامەکەی ئەم ئێوارەیەمان ئەم شۆمان سەبارەت بە تیۆری پیلانجێڕیا. دیارە بە دەوروبەری خۆمانە ڕۆژانە تیوری پیلانجێڕی جۆر بە جۆرە بیستین، بە تایبەتی لە سەردەمی کۆرۆنا و هاتنی کۆرۆنایە ئەم دیاردەیە بە شێوەیەکی زۆر بەرچاو فراوان بۆەوە و تقریبەن ڕۆژانە شتێکی نوێ، شتێکی تازە، تیۆریکی تازە سەبارەت بە پیلانێکی دیاری کراو کە دەسەڵاتداران و ئەوان کە معلومی ئەوان چێن، دەوڵەتە گەورەکان، بڵێن هێزە باڵا دەستەکان، کۆمپانیاکان پیلانیشان بەدەستەوەیەوە بۆ کەمکردنەوەی نەسلە، بۆ شزانم بۆ ڕێخستنەوەی کۆمەڵگایە، بۆ پێشێرکردنی مافەکان و ئازادیەکانە، بۆ لە بیربردنەوەی کێشەکانە، بەرحاڵ شێوازی جۆر بەجۆر. دیارە ئەم بابەتە زۆر لە زۆر لایەنەوە باس کراوە، لە زۆر لایەنەوە تاوتوێ کراوە، بەڵام لە هێزار جێگەی ئەوەی هەیە کە لی ورد ببینەوە و هەوڵ بدەین مانەکانی کەشف بکەین و کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگا دیاری بکەین، زەمینەکانی بناسین، بیرخوێنینەوە ئەمانە دەلایلی چی ئەمانە هەن، بە هۆکاری چیەوە ئەمانە دەرەکەون، بۆچی ئاوا ئەتوانن جێگەی باوەڕ بن، بۆ خەڵک باوەڕیان پێکا، بۆ ئەم شێوازە لە بڵێن جۆرێک بڕوا داری بەم تیوریانە بە بەردەوامی لە نوێبوونەوەی هەیە وەگوتم کاریگەریەکانی چییە و چۆنی چه ڕێگایە دەکرێ بەرەنگاری بینەوە ئەگەر ئەو کاریگەریانە کاریگەری سلبین لەسەر کۆمەڵگایەمە چۆنەکرێ بەرەوڕیان بینەوە. بۆ ئەم بەرنامەیە من وەگوتم هاوڕێ گۆنام لەگەڵایە. هاوڕێ گۆنا بەخێراتی هاوڕێ گۆنا. سلااو شەماڵ بۆ تۆ بۆ هەموو بینەرانی کەناڵی هیوە. بژیت ئومێدوارم ڕۆژێکی خۆشتانە بێت. تۆزێ دۆخێکی تایبەتیە لای ئێوە لە بەریتانیا باس دەکرد. زۆر تایبەتیە، مەترسیدارە، زۆر غەیرە عادیە، یعنی ئاسایی نییە، ژیانێکی زۆر نائاساییە لێرە. بەڵێ لە هیچ ناچێ، ئەم کۆرۆنای لە هیچ ناچێ، نە لە شەڕە چێ، نە لە قەیرانە چێ، نە لە برسێتی لەو ئێستا کاتی تیۆری پیلانگێڕیە کە بەحاڵ من پێم خۆش ئەم باسە بکەین ئەمڕۆ بە چەند دلیل، بە چەند ینی هۆکار. یەکێکەوەیە کە بەشێک لە ئەوانەی کە خۆیان بە ناڕازی و خۆیان بە دژی ئەم سیستەمە ئازانن زۆر جار دەست بۆ ئەم تیورانە بن و پێیان وایە بەم جۆرە تیوریانە کارێکی دیاریکراوەکەنوانە. من پێم خۆشە زۆرتر بە خاتری ئەو خاڵە بە خاتری ئەو نقطەیە باسی تیوری پیلانجێڕی بکەم و ڕوونی کەمەوە کە یانە مەسەلەیە چۆنی نییە. نازانم ئەو تعریفانی کە بۆ تیوری پیلانجێڕی دانراوە زۆر لەگەڵ یەکترا اختلافیان نییە، بەگشتی ئەوەیە کە تۆ ڕووداوێکی دیاریکراو، شتێکی دیاریکراو بە پیلانی کۆمەڵێک کەسان و لایەنی بدەسەڵاتدار و بەتوانە توانین تەفسیری بکەیت. خۆی مەسەلەن شتێکی دیاریکراوی معەنێتە پێشەوە شۆکێکە بێ یاخود تەفسیر ناکرێت، یا ئەساسەن شتێکەیە جێگای ناڕزایی و بڵین بێزاری خەڵکە بە بەردەوامی لەگەڵی بەرەو ڕوونوانی کێشەیەەکە تەفسیری ئاسان بۆ ئەوەیە کە هێزیی دیاریکراو لە پشتیم دیاردەوەی و ئەمە برەو پێدا و ئەمە دروست ئەکا، یاخود ئەساسەن شتەکە خۆی بڵین خۆی نەئەبوو ئەگەر کۆمەڵی خەڵک بڕیاریان نەدایانی بە بڕیارێکی مسبقی کۆمەڵی خەڵک ئەم دیاردەیە دەرکەوتووە. جا دیارە زۆر جار ئەم تیوری پیلانجێڕیە لەگەڵ مەسایلی جۆر بە جۆری وەکو مەسەلەن ڕاسیزم یاخود بەشێک پێشداوەری، مەسەلەن ئەو گروپە دیاریکراوە معەنە و گروپە دیاریکراوە دژمنی ئێمەن، مەسەلەن ئەو یا تەسویرێکی ئەوە کە مەسەلەن زەمینەیەکە بۆ سەرکوت، زەمینەیەکە بێ بۆ بێ مافکردنی
گروپێکی دیاریکراوەنە لەگەڵم بابەتشتانەیە تێکەڵن. من دیارە ئەوە بە بینەرانی ئەم ئازیزی ئەم بەرنامەم شۆمان بڵێم کەەوە گوتم بەرنمەکە تۆزێک بە ستایلێکی جیاوازەوە پێشکەشەکەین. ئێمە قسە و باسێک لەسەر ئەم بابەتانەکەین و ڕێی خۆمانەڵینەوەوانەوە دواتر ئەگەر ئێوە توانایەوەتان هەیە ئاتانەوێ یاخود میلتان هەیە بەشداری لەم بەرنمەیەمە بکەن پێمان خۆشە بەشدار من لەگەڵمانەوە و باری سەرنجی خۆتان لە ڕێگەی ئێمە بە بینەرانی تر بگەێنن. هاوکارمان ئارام عەلی زوو لەسەر فەیسبوک ئەو لینکەتان بۆ دانێ کە توانن سوودی لێ ببینن. پێویستان بەوەیە کە بەرنامەی براوزەری بڵێن گوگل کرۆمتان هەبێ ئەگەر وەتان هەبێ زۆر ئاسانە ئەو لینکە کلیکەکەن هیچ پێویست ناکە بەرنامە داونلۆدکەن و هیچ شتێکی تر بێنن ئەو لینکە کلیکەکەن و هەنگاو بە هەنگاوەشنە پێشەوە و ناوێ گەنووسن تا دواتر داوای داخەڵبوونەکەن و دێنە ناو ستۆدیۆ و ئەو وەختە بەپێی ئەو کاتێک کە ئێمە هەمانە فرسەت بە ئێوادرێ بەشداری لە باسانی ئێمە بکەن. دیارە سەرنجی کورت وە پرسیار زۆرترەکرێ ببێ داوای لێبوردنەکەین ڕەنگە بەپێی بان بەو ئەندازەی کە خەڵک زۆر بێتەوەوانە لەوانەیە بواری بەشداریکردنی بینەران کەمتر بێتەوە. بەمە هەوڵە دەین کە لەمە بەدووە هەنگاو بە هەنگاو ئەم شێوازە لە بەڕێوەبردنی بەرنامەکانمان زۆرتر بکەین بە باو و ژمارەیەکی هەرچی زۆرتر لە بینەرانی ئازیزی ئێمە هاوکارمان بن لە پێشکەشکردنی بەرنامەکانمانە. من پێشەکێکی کورتم لەسەر هینوت لەسەر تیوری پیلانجێڕی وت دیارە یەکێک لەو سوالە ئەساسیانە ئەوەیە کە ئەمیشە کە ڕوبەڕووی ئەم بابەتا بینەوە ئەوانە زەمینەکانی دەرکەوتنی تیوری پیلانجێڕی چییە بۆ دەرەکەون ئەم تیوریانە بۆچی ئاوا دێنە پێشەوە تیوریەکە پیش تەفسیرێکی دیاریکرا و منطقی نییە بۆ ناشتوان ئیسپاتێکی غەڵەتە یعنی تۆ هەشتێک هەر دلیلێک هەشتێک هێنیتە پێشەوە ئەڵێ ئەخە دێ بە دلیلی ئەوە دروست نییە ئەمە وانە ناڵێ جاوە ئەوەش بیریان لەوەش کردوتەوە کاکە یعنی تۆ پێت وایە ئەوانە فەقیرن ئەچن شتەکە واکن کە تۆ بزانی نایڵەن تۆ بزانی ینی شتێکەکەن بۆی کەوا تۆ لێو تێکچێت هۆکارەکەی مەسەلەن زۆر ئاسان پێ دەڵێ باشە بەڵگەت چیەکە ڕاست نییە بۆ نمونە مەسەلەن هینێکە مەسەلەن هۆکاری ئەم هەموو موسیبەتانێک کە هەیە گروپێکی دیاریکراون مەجموعەیەکن و ئەوانە و بەیەکەوە اتیفاقیان کردووە و بۆ نمونە کۆرۆنا مهندسێکی هیندای ناوە لە مختبەرا کراوە بۆ بڵاو کراوەوە ئەڵێ ئاخە باشە بەڵگەت چیە دای تۆ بەڵگەت چێوانیە مثلا بە پێچەوانەیە لە جیاتی ئەوەی بەڵگە بێنێتەوە پێویستی بۆ بە بەڵگە بێنێتەوە کە ئیسپاتی کا قسەکەی ڕاستەڵێ من بەڵگە لە کوێ بێنم کاک ئەمە کاری دەوڵەتەکانە جایڵن من بەڵگە بزانم دە بەڵگەت چێکەوانیە ینی مەسەلەن بۆ نمونە ئەڵێن دەوڵەتەکان کارێکیان کردووەمانە ئەم ئینیان بڵاو کردەوە ئێستا خۆشیان تێکداوە ئەوانە ئەیانوێ مشکلاتی خۆیان داپۆشن بەڕێی کۆرۆنا تەما خۆی ڕێتیە چی ئەمەکە بیانەوێ ئەزماتی خۆیان لەم ڕێگایەوە خاڵی بکەنەوە ئەوانە بەڵام ئەوەی کە مەسەلەن وڵاتێکی وەکو بەریتانیا داخن بۆی کەوا ئەزمە داپۆشن خۆی خودی داخستنەکە ئەزمەیەکی گەورەی خستەوە پێڵێ بۆ چیواڵی ینی تۆ باوەڕەکەی کە حکوومەتی بەریتانیا بۆ نمونە ئەمە نەخەمی خەڵچێتی کە مەسەلەن ئەوەنە هەزار کەسە ببرێت جا با بمرێت چییە مەسەلەن ینی هیچ شتێک هیچ هینێکی منطقی ناکرێت ینی ناتوانانی بە شێوەیەکی لۆجیک مناقەشەی تیوری بڵێ تیوری پیلانجێڕی بکەیت بەڵام لەگەڵەوەشە زۆر ئاسان دەرەکەوێت زۆر ئاسان بڵاو بێتەوە فراوانە بێتەوە خەڵکیی زۆر باوەڕی پێکەنەوەوانە وەکو حقایقێکی مسلەم باسەکرێ من لە درێژەی باسەکانمە مەجموعەیەک شت ئەڵێم وانە کە زۆر کەس بینەری ئەم بەرنامەیە پێیان وایە کە ئەوانە هەر ڕاست بوون لە پێشان لەبەرەوەی ئەوەنە وتراونەتەوە پێیان وایە ئەوانە ڕاست بوون و حقایق بوون و ئەوانە وەکو دواتر لە نمونونەکانە باسەکەین گۆنا بە نەزەری تۆ چییە زەمینەی بڵاوبوونەوەی تیوری پیلانجێڕی چییە بۆ ئاوا ئەم تیوریانەوە خێرا برەو پیاکەن بەبێەوەی هەتا بتوانن هیچ پاساوێک هیچ سەلماندێک بخۆیان بکەن شەماڵ ئەوەندەی جارێ دووبارە سلااو بۆ تۆ سلااو بۆ بینەرانی ئازیزی کەناڵی هیوا هیوادارم هەموو لایە ساغ و سەلامەت بن لە دەست پەتای کۆرۆنا من ئەوەندەی کەمێ لێ کۆڵینەوەم کرد لەسەر ئەم مەسەلەیە ئەمە تازە نییە هەر هەبووە هەمیشە کۆمەڵگەی بەشەری
پەنای بردووە بۆ بەردەم جۆرێک لە تێوری و لێکدانەوە یاخود لایەنێک یاخود جیهەتێک یاخود پاشایەک ئەمانە پەنایان بردووە بۆ بڵاوکردنەوەی پروپاگەندە سەبارەت بە کێشەیەکی گەورەتر کێشەیەک کە خەریکە پەشێوی دەرونی لە نێو کۆمەلگایە دروستەکە یاخود کێشەیەک کە ئەکرێ تەفسیری جۆراوجۆری بۆ بکرێ بۆ هۆکارەکانی یاخود بۆ شاردنەوەی حەقیقەتی مەسەلەیەک لە دنیای ئەمڕۆیشە ئێستا ئێمە جارێ ئەوەی تۆ ئیشارەتت پێدا لە سەردەمی کۆڤیدی 19 و کۆرۆنایە یەکێکە لە باشترین کاتەکان کە تەواوی کۆمەلگەی بەشەری تووشی مەترسی و پشێویەک بووە کە هەموو دنیای وەستانووە ڕاماوین لە بەردەمیە لە بەردەمەم کارە ساتە گەورەکە تا ڕادەیەک بۆ زۆری بەی خەڵک شتێک نەبووە چاوەڕوانیکەین یا ئاسایی بێبێتە ڕێگەمان ئەمە یەک یعنی واتە قەیران کارەسات یاخود پشێوی کۆمەڵایەتی پشێویە کە هەمومان دوودڵین لەسەری بێتاقەتین لەسەری ئەمانە ئەتوانێ جمهور پەیاکە جمهوری زیاتر بۆ ئەم جۆرە لە تێوریانە بەڵام ئەم تێوریانە خەڵکی شتی تری هۆکاری تریشی هەیە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەمریکایە لەوەتەی ئەمە یەکێکە لە فاکتەکان لەوەتەی ترەمپ هاتۆتە سەر حکم کە ڕئیسی دەوڵەتێکی گەورە و سەرۆکی دەوڵەتێکی گەورەیە کابرا بە شێوەیەکی غەیر مباشر بە شێوەیەکی ناڕاستەوخۆ خەریکە پروپاگەندە بوو بەشێک لەو تێوریە پیلانگێڕیانە کاکە لە نێو جمهورەکەی ئەوترێتەوە و ئەمە مەبەزدارە ئەمە هەدەفمەندانەیە ئەمە سوتفە نییە ئەمە زانینی ئەوەیە کە جمهورێکی زۆر هەیە دوودڵیان هەیە مەسەلەن من ئەوەندەی بزانم ئەوەندەی ناڵم لێم کۆڵی بێتەوانە لە شوێنێکی وەک ئەمریکایە لە 40 ساڵی ڕابردووە نائەمنیەت نەبوونی سەلامەتی کار نەبوونی با بڵێن تەمینی تەندروستی خراپبوونی بار و دۆخی ژیانی خەڵک مەسەلەی با بڵێن ئەوەی کە پێڵێن هەڕەشەی تیرۆریزم مەسەلەی ئەوەی کە ئەم وڵاتە بەردەوام لەژێر جۆرێک یەکێ یا دوان یاسیان هەڕەشەی جۆراوجۆرایە ئەم جۆرە بەترسیانە و شان خاڵیکردنەوەی حکومت لەوەی کە سیستەمەکە خۆی بەرپرسە لەمە کێشەکانی لەوایە کە خەڵکی هەژار کردووە لەسەر حسابی دەوڵەمەندکردنی بەشێکی کەم لە ملیاردێرەکان زەریبە نادەن یعنی پشێویەکی زۆر لە سیستەمەکە هەیە بەڵام بەڕاستی پێویستی بە تێوری لەم جۆرە با بڵێن تێوری و پروپاگەندانەیە کە بیشارێتەوە حەقیقەتەکەی نیولیبرالیزم پشتی ئینسانی شکانوە لەم سەردەمەیە بەوەی کە بەشێکی زۆر لە خزمەت گوزارەکانی بردوێتەوە بەشێکی زۆر لە با بڵێن ئەو مافانەی ئینسان لە ئەنجامی ساڵهای ساڵ شۆڕش و خەبات دەسی کەوت ئەم لێی سندۆتەوە ئێستا نەهامەتی زیاتر کردووە بەڵام تەفسیرەکەی بۆ ئەوەی جمهوریە پێیاکەن لە بەرامبەر ئەوەی تەفسیری ئەمە بۆنە لە ئەمریکایە هین کۆنسپیرەسی ئەم تێوریانە لە دەوری چییە لە دەوری خەڵکی پەنابەرە لە دەوری کۆمەڵگەی جوولەکەیە لە دەوری ئەوەیە کە کۆمەڵێ دەوڵەم کۆمەڵێک هەن کە چزانم تەنانە دەڵێن مناڵخۆرن سەیر و سەمەرانە کیۆنۆن ئەڵێت ئەو هین بڵێن سەرکردەکانی حزبی دیموکرات مەسەلەن بیل کلینتۆن و ژنەکەی و ئەو مەسەلەن نانسی پیلوسی و ئەمانە هەمویان لە یەک موامەرەیە بەشدارن ئەمانە ئیشیان چییە ئەڵێ ئیشیان ئەوەیە کە پیدۆفیلن یعنی تعدا لە مناڵەکەن تعدای سێکسی لە مناڵەکەن اینجا دوایە تعدای لێکە نەشی خۆن ئەمە ئەم تیوریە بەڕاستی هین بۆ تۆ ینی بە شێوازێکی زۆر عەجیب خەڵک باوەڕی پێکە لە ئەمریکایە کە تۆقعی ناکە ینی مەسەلەن چۆن ئەگاتە ئەو حەدەکە ئینسان بتوانێت و مەسەلەن ئەگەر تۆ بۆ نمونە کەسێک بیت بڵێیت ئاخر باوەڕ ناکەم شتێکی ئەوە ئاستی بتوانە تۆ دیفاع مەسەلەن لەم هیناکەی لەم دەوڵەمەندانی ئەمریکاکەی نەخۆ دروستە کە ئەمانە خەڵکانێکن کە دیفاع لە بەرژەوەندیان لە سیستەمێکی چەوسێنەرانەیە بەڵام ئیتر مەسەلەن باسەکە هەر بگاتە ئەوەی کە ئەمانە مناڵخۆرن وەگەر مناڵخۆر نەبوون مەسەلەن عادیە تحملی ئەم وەزع بکەین ئەگەر وا دەرنەچوو شتێکی زۆر هینە نەتیوریکی زۆر زۆر سەیرە بەرحاڵ گۆنا من پێم خۆشە دواتر لەسەرم باسە بڕێ بەڵام من بەر لەوە کە تۆ شتێکی عمومیت باس کردوت لە زۆر دەمێکەوە هەیە زین چۆنێکی لەو شتانەی کە وای کردووە لە زۆر دەمێکەوە ئینسان باوەڕ بۆ بکە بە بڕوای من ئینسان بە تەبیعەتی حاڵ
پێخۆشە ینی هەر شتێکە مەسەرەن وەکو جۆرێک سەبووری وایە کە ئەگەر شتێک ناڕێکە کە ئەگەر شتێک ناڕەوایە کە ئەگەر شتێک لە جێگەی خۆیانی و ئەوانە کەسێک تاوانبارە بەرامبەر یعنی بێت تاوانەکە کەسێک کردبێتی مەسەلەن بە هەمیشە تا لە مەسەلەن ئەو مثلا فەیەزان و بەڵاو موسیبەتانی کە بەسەر خەڵکە هاتووە زەمین لەرزە و ئەوانە هەتا پێشەوەی کە بدرێتە پاڵ مەسەلەن قودرەتێکی ئیلاهی زۆر باڵاتر و ئەوانەوە ئیلاهێکی واحد و ئەحەد و ئەوانە مەسەلەن بۆ هەر لەشێک لەو موسیبەتانە خوایشان بۆ دۆزیوەتەوە مەسەلەن ئەمە هی خوای ئەوەیە بۆ نمونە مەسەلەن هەورە تریشقە ڕوویاوە مەسەلەن خوای ئەوە شەڕیان کردووە لە عاسمانە ئەو هەورە تریشقەیە ئەبێ مەسەلەن لافا وەستاوە فڵانە خوا تووڕە بووە مثلا بورکانەکە تەقیوەتەوە ئەمە تووڕێی فڵانە خوایە لەم هینە یعنی بە نمونە بەستمەوەیە کە هەمیشە هەتاکۆی کە ئەدرێتە پاڵ هێزێکی دەرەکی هێزێکە لە توانای ئینسانانیە مقارعیکە لە توانای ئینسانانیە بەرەنگاری بێتەوە بە جۆرە لە جۆرەکان سەبوریت ئەداتێ بەرامبەر بۆ شتێککە بەسەرهاتووە یعنی بەسەڵات نییە چی بکەینەوە نییە مەسەلەن یعنی زۆر سادە لە بەرامبەر مەرگە بێدەسەڵاتی ئەوەی کە من دەسەڵاتم نییە و ناتوانم و ئەمە هێزێکی باڵاتر ئەمکاری کردووە کە من لە توانامانە ڕوبەڕووی بمەوەمانە هەمیشە جۆرێک هین ئەدات وڵێن دڵنەوایی ئەکا ینی لە ڕووی نەفسی ئەمە پێویستە سەرچاوەیەکی تری بەرەزم تەفسیری سادە و ئاسانە ینی لە جێگای ئەوەی تۆ بیر لەوە بکەیتەوە بڕۆی ورد بیتەوە وە تەحملی ئەوە بکەی کە نازانی چکاوەی کە ئینسان تەحمل کە نازانێ بۆ خۆی جۆرێک قدرەتی ئەوێ توانای ئەوێ کە تۆ توانای ئەوەت هەبێ ئاعتراف بۆ بکەی کەڵێ من نازانم ینی ئەم شتی کە تۆ باسیەکەی هۆکارەکەی چیە سادە نازانم بەڵام ئەگەڕێن بە شوێنیا بیدۆزمەوە هەموو کەس تەحملی ئەم حاڵەتە هینە ناکە ئەم حاڵەتە تایبەتە ناکە کە تۆ هەمیشە لە خولیای ئەوەیە بی نشک هەمیشە لە بیر لەوەیە بێ جواب بۆ پرسیارەکانی بدۆزێتەوە هەمیشە ئەوەت لەلا بێ مەسەلەن نەخێر ئەم جوابە قانع نییە بێ زۆرتر بگەڕێن زۆرتر بکە جوابێکی سادە و ئاسان کە تۆ ئارامەکاتەوە کە مێشک ئارامەکاتەوە کە پێت ئەڵێ ناوەی تۆڵێ لە ئارام بەرەوە تەواو جوابەکە دۆزی و نەجاتە بوو ڕزگارە بوو ئەمە هەمیشە جۆرێک ئارام بەخشە جۆرێک ینی زراحەتت پێداوە ئەم دەماغ لەوەی کەوا بیر بکاتەوە بە بەردەوامی لە خەیاڵی ئەوەیە بێ کە چۆن حەلی ئەم مشکلێ بکە لەو مەسەلەن مهمە قورسە معافەکە بڵێن ئافێکە ئەڵێ باشە ئیسراحەتکە تەواوە جوابمان دۆزی و بڕایەوە بەنظری من ئەمانە زەمینەکان وە زەمینەی تریش هەیە کە دووبارە خودی ئەم حاڵەتە سایکۆلۆژی و حاڵەتە بڵێن عەقلیە هەمیشە ئینسانی وای لێ کردو بڕوا بە غەیبیات بکە یعنی باوەڕ بەوەی کە شتێک ڕاستە بەبێەوەی کە تۆ دەلیلت بۆی هەبێ ینی خودی ئەوەی کە ئینسان لە کۆمەڵگایانەیە باوەڕی بەوەیە کۆمەڵێک شت هەیە ڕاستە بەبێ ئەوەی بتوانێت یەک دانە بەڵگەشی بۆ بێنێتەوە و هەموو بەڵگەکانیشی کە بۆ دێنێتەوە ئەساسەن جاری وایە نەزانیە دێ باش ئەگەروانیە قسەی من نایڵێم فلانە غەیبیات هۆکاری ئەمە نییە دە تۆ هۆکارەکەین پێ بڵێ ئەوە چۆن مەسەلەن ئاوا ئەم شتە ئاوای لێهات ژیان چۆن دروست بوو دنیا چۆن ئاوا کەوتەوە ئەمانە لە چۆ هاتنەوە ئەمانە مادەم تۆ جوابەکە نازانی لە بەرەوە بێ بە تەفسیرەکەی من کە پێ دەڵێم هێزێکی غەیبی لە پشتێم شتانەوەی ڕازیبی ئەم حاڵەتە و ئەم ئیستعداد و ئەم ئامادەیە بۆ باوەڕهێنان بە شتێک کە بەڵگەت بۆی نێو ئەمانە زەمینەیەکی بەردەوامە بۆ ئەوەی کە ئەو ئەلانەوەرگی دیارە شتی تریش هەیە من دواتر دێمە سەریان بەس من یەک خاڵ ئەمە ئیزافە بکەم بەس پێشەوەی تێپەڕی لەم خاڵە شناڵ مەسەلەکە تەنها ئەوە نییە ڕاستە کێشەکە ئەوەیە ئەتوانێت جمهوری زۆر بێت جمهور باوەڕ بکە بەڵام حتمما بەڕاستی لە پشتی تێوری پیلانگێڕیە و پیلانگێڕی هەیە یعنی بە جۆرێک دروستکردنی سیناریۆ و هێنانی ئەم جۆرە پروپاگەندانە یعنی وا ئەکا کە تۆ لەلایەک ڕاستیەکانت ئەشارێتەوە لەلایەکی تریش ڕێگە ئەگرێ لەوەی خەڵک ڕاستیەکان ببینێ یعنی چۆنەڵی بچێت چارەسەری خەریکی بیرکردنەوە و چارەسەری کێشە ئەسڵەکان بێ بۆیە منەڵێم هەندێک جار لە پشتی تێوریە پروپاگەندەکانەوە هەروەها لەوانەیە خەڵکی سیاست مدار بێ لەوانەیە حیزبێک بێ لەوانەیە بۆ نمونە کۆمپانیایەک بێ یعنی ئەم دنیای ئێستا ئەمڕۆ کە تۆ پرسیارەکەدەوە بوو بۆچی هەر هەیە بەردەوام ئێستش زۆرە ئینتەرنێت و میدیا و سۆشیال میدیا زۆر توانیوێتی
پەرە با بمانە و پلتفۆرمی گەورەتری بۆ دروستکات تەنها ویستم ئەو خاڵە ئیزافە بکەم. ڕاستە نەجا من ئەوە دقیقەن وایە ینی تۆ زمینەیەکی ترت باس کرد لە زمینەکە هۆکارێکی تر با بڵێ لەمە هۆکارێکی تری ڕاستە و خۆی تەوان خۆت بەدەر نییە لە پراکتیکی ئینسانی ژانی مەسەلەکەرەوە نییە شتێکی ئەتیباتی بێ خود بەخود بێتە پێشەوە بەبێوێ نەجاری وا هەیە ینی ئێمەش نەبین بەلایەنگری تیوری پیلان جێڕانوانە بڵێن پیلانە لە پشتیان تیوری پیلانانەوەی بەڵام حقیقەتەکەی ئەوەیە مەسەلەن تۆ ئەزانی چۆنە ئاخر یعنی منطقی تیان نییە مەسەلەن تۆ کەسانێکی وا لە مەسەلەن لە تەلەڤیزیۆنەکانەوە لە ڕێگەی میدیاوە ئەوانە قسە ئەکەن لەسەر بابەتی ئەوەی هۆکاری مەسەلەن هیچی بووە کەسێکە دکتۆرێک خۆی بەخۆیڵە دکتۆر دووسێک تێبیشی نووسۆ نازەم ناوەکەیم بیر چۆتەوە ئێستا پێی وایە بەشەر ینی ئەوانەی کە حتابەقەی حاکمی دنیا جۆرێک هینن مارمێلکەیەکی گەورەن تحولیان کردو بوون بە بەشەر ئەمانە حەفلەیەکیان هەیە لە ئەفریقا لە شوێنێکی کەن و ئەوانە ئەڕۆن لێ بەشەرە برژێنن ئەی خۆن حەزام چی دوایچنە ژێر عەرزەوە شتی سێر و عەجایب ئەمە لە بیدایەتی مەسایلەکانی هینا کۆرۆنا کە هاتە پێشەوە ئەم کەسیان بان ئەکرد داوەتیانە کرد بۆ تەلەڤیزیۆنەکان وەرە تەفسیرمان بۆ کە بزانین کۆرۆنا خەتای چیە مەسەلەن تەلەڤیژ دانیشت ئەها بیرتان نیە ساڵی فڵان لە مؤتەمەری فڵانە بیل گەیتس هادووتی کۆرۆنا ئاوا دروستە بێت هین وەبایەک دروستە بێت ئاوا ئەبێت خەڵک ئاوا لە ناوە بە ئەم شتانە بیرتانی ئەو شتە باشە کابراکە و بیلگەیسی نییە بیلگەیس مەجموعەیە کتێبی خوێنەوەتەوە یەکێک لەو کتێبانە مەسەلەن جۆرج بوش خوێنبیەوە نازانم ئەم حکایەت بیستویانە جۆرج بوش ڕۆژێکیان جۆرج بوش تۆمام کابرایەکی فەقیر بوو نییە زۆر نەبوو ینی ئێستا ترامپ بیری بردینەوە کە جۆرج بوش چەند بێعەقڵ بووە بەڵام پێش ئۆباما جۆرج بوش یەکێک بوو لەو کەسانی کە بوو بەمای نوکتە لە ئەمریکایە جاڵێن جارە لە جارەکانە چێ بۆ هین بۆ ئیسراحەت و ئەمانە لە یەکێک لە ئیسراحەتەکانیە کتێبێکی بۆی نەخوێنێتەوە کتێبەکە سەبارەت بە هینە بە وەبائێکە کە دێتە پێشەوانە چۆن خوانی بووە کە تەواوە بێ لە کتێب خوێنەوەکە یەتەوە یەکسەر مستەشارەکانی بانگەکانڵێ وەرە خوتەیەکدا ئەنین ئێمە چۆن ڕوبەڕووی وەبائێک ببینەوە ئەگەر دروست بوو و ئەمریکا چۆن بتوانێ لە بەرامبەرم بە وەبائەیە ڕابوەستێ ئیتە تاوان دانیشتن لیژنیان بۆ هێنا بەسەلەن بەخشیان بۆ دانا بودجێتیان بۆ دەنگی نەما بەڵێ ئێستا دەنگمێتەوە نیە دەنگێت بودجیان بۆ دانا لە سەدەوی ئۆباماشان بودجێت تەوان بەردەوام بۆ مینە بۆ هەتا ترامپ لای بردووەوانە بەبەستمەوەیە باسەکەەوە کتێبی لەسەر نووسراوە لەسەر وەبای کۆرۆنا زۆر دەمێکە باسێکرێ ئەین تۆ لە پڕێکادەی تۆوانە باسەکەی ئەڵێ ئەوە فلان کەس چۆن زانی بیل گەیتس چۆن زانی چۆن زانی ینی کتێب هەیە ئەڵێ مەسەلەن بیگ هین فیلد بیگ فلو ینی ڕێک و ڕاست کە تۆ هینی چێلگەی گەورەت هەیە هینی چاوەڕوانی پەتای گەورە بە بەرحاڵ یعنی مەبەستمەوەیە ئەمە کە ڕێگەی پێ ئەدرا لە میدیاکانەوە قسە بکە مەسەن تەلەڤیزیۆنێکی وەکو تەلەڤیزیۆنی ئارتی هین ڕەشان تودەی ینی رووسیا لیەوم تەلەڤیزیۆنە سەر بە حکوومەتی رووسیا حکوومەتی پۆتینە تاوان پۆتین و ئەو مافیا زەبەلاحی کە دەسەڵاتدارەتی هەیە لە رووسیا ئەوانە مەزدەرێکی زۆر ئاشکرای تیوریەکانی پیلانجێڕانن مەزدەرێکی زۆر ئاشکران و تەلەڤیزیۆنەکان بە بەردەوام برەوی پێدا ینی بە برەو بەم نوعەتی یوریانیاندا و ئەشی بینی مەسەن کەسێک دێنێتە سەر تەلەڤیزیۆن دانیشێ یەک ساعتی دوور و درێژ لەسەرەوە قساکە مەسەلەن باڵەخانەی حەوت لە کاتی هینا لە کاتی لێدانەکانی 11 سەپتەمبەرە بۆ لە خۆی ڕووخە چۆن ڕووخە ناخێر ئەمە هەر خوتەیەک بوو CIA خۆی خوتەی دانابوو 11 سەپتەمبەر لەو ئەو دوو باڵەخانەیە بشێنێ و بڕووخێنرێ مەسەلەن شعورەکەی کە ئەم نەوعە تەبلیغاتانە یا مەسەلەن بە جۆرێک تەبلیغاتەکان بە جۆرێک قسەکان ئەکرێتەوەوانە کەسە بە حساب دێت مفەکیرە و دکتۆری جامعەیە و ئەوانە کە قسەکانێکاوانە لە ئاخیری قسەکانە پرسیارەکەی زۆرتر بووە لە تۆکە تۆ بە ئیتیجای بیرکردنەوە لە نەزەریەکی مؤامەری دیاریکراوە بچیتوەمانە تەوان بۆ وایە لەبەرەوەی ئەساسەن رووسیا ئەگەر تووشی کێشەیەکی لەم بابەتا بێ خەتای ئەمریکا بێ
رووسیا ئەگەر تووشی بهینەکی ئەما بێ خەتا ئێوە نییە کە مەسەن خەستەخانی ئیهمال کردووە مەسەلەن خەریکی نەوت فرۆشتنەوە خەریکی خۆ دۆڵمەندکردنەوە ئەوانە نا حتمەن ئەمریکا لە بنەوە هینێکی کردووە مشکلێکی لەم بابەتی دروست کردووە چاینا چین کە لەگەڵ ئەمریکایان کێشەیە هەیە لەولاوە ئەمریکای بود ترامپی وت ڤایرۆسەکەی چین لە چینیشا طبعاً بە بەردەوامی لە ڕێگەی مەسەلەنەوەی پێوترێ مەگەزی ئەلکترۆنی لە چینە بە بەردەوامی لەو ماوەی کۆرۆنایە هاتنە سەرەوەی کە ئەمە سیلاحێکی بایۆلۆجی ئەمریکا ویستێتی لە هینا تاقی بکاتەوە لەم بابەتە تیوریانە هەمیشە ئەم دەسەڵاتانە کە ناتوانن هین بێ سەنان عینە شدەوەن یەکێتی پارتی لە کوردستانە تۆ مزارێکەکە ئەڵێ بابە برسیمە موچەم بەرێ ئەڵێن دەستی لە پشتە دەست لە پشتنی ناوێ موچەم نییە موچەم ئەوێ شت لەمە سادەتر نا دەستی لە پشتە حتمەن موامەرێکی لە پشتان مۆزوعە لە حاڵێکا کە هەموو ئەم جۆرە هینە ئەم جۆرە دەستبردنە بۆ تیئوری پیلانجێڕی بخۆی لە خۆیان لەلایەکە بۆ تەبریرکردنی ئیستیبدادێک و بێمافێکی دیاری کراوە و لەلایەکی ترۆ بۆ بیربردنەوەی هۆکار ئەستڵیەکانە و بۆ تەسلیمکردنی خەڵکە یعنی تۆ ئێستا گەر پێت وابێ هێزێکی ئەمەنە گەورە هەیە لە دنیاە کۆمەڵی کۆمپانیا هەن لە دنیاە تەواوی ئەم مصیبەتانەی لەم دنیا هەیە ئەو دوو کۆمەڵ کۆمپانیە دروستیان کردووە و تۆ هەر چیەکەی ئەوان پێشتر بیریان لێ کردووە تۆ کە تۆ چیەکەی حەلیان بۆ ئەوەش داناوە ئەو وەختەی تر مەسەلەن بۆچی خەبات بکەی بۆچی بجوڵی بۆچی ئەسڵەن کارێ بکەی بۆ هۆڵبی بیگۆڕی نادانیش قوڵی کەیترەوە قەدەرێکەوە هاتوو ئەو تۆ زەشت ماوە بەژی و کۆتایی هات یعنی پێم وابێ بار بڵێ هەرویستم ئەوە بڵێم زۆر ڕاستە زۆر ڕاستە ئەوەی کە کاریگەریەکانی زۆر خراپە بەسەر کۆمەلگاوە یعنی تۆ دەچوویتە سەر ئەوەی کە کاریگەری ئەم تێوریە پیلانگێڕانە چییە طبعاً خۆیان جۆرا و جۆرن شتی جۆرا و جۆرەکەن بەڵام کاریگەری ئەکرێ لە هی زۆر خراپەوە هەیبێ هەتاوەکو چوزام تەنها وەکو هین ڕەتکردنەوەی فاکتە زانستیەکان ڕەتکردنەوەی ئەو دەستکەوتانەی کە زانست هەیەی کە ئەمە لەوانەیە ئاسەوارێکی تۆزێ تا ڕادەیەک نەرمونیان بێ بەڵام لە زۆر شوێنی تر شەماڵ لە چوزام نمونەی زۆر ترسناک هەیە لەوەی کە تێوریەکی پلانگێڕی کە کەسێ بڕوای پێهێناوە یا کۆمەلگایەک یا گروپێ بڕوایان پێهێناوە پاڵی پێوە ناون بۆ چ جۆرە کارهایەکی کە کارەساتی گەورەی ناوەتەوە لە نمونەی ئەمانە زۆرن مەسەلەن هەر ئەوەی لە خۆرهەڵاتی ناوەڕاست بۆ نمونە شتێک ئەڕوا هەورێک دێت و ئەڕۆە شەڕ لە دژی ئیسلام ئەمە یەکێکە لەوانە بەردەوام خەڵکێکی زۆر گەنجێکی زۆر کە بۆ منە ئەوانەی لەوانێت چوونە ناو داعێژ یا ئەوە پێی وایە کە شەڕێکی گەورەی فراوان لە دژی ئیسلام هەیە ڕێکخراوە جوولەکەی تایە نازان مەسیحی تایە ئەوەی تایە ینی ئەوە من یەک نمونە باسەکەم کە لەوانەیە ئێستا ئەگەر باسی کەی دەیان نمونە هەیە کە بووەتە هۆی کوشتنی خەڵک کابرای نەرویجی کە ئەڵێن کە لە دوورگەکەی بوو 2011 79 گەنجی کوشت وای بە تێوری پیلانگێڕی هەبوو کە ئەمە مسلمان زۆر زیادی کردو و خەڵکی ڕەش خەریکە خەڵکی جێگی خەڵکی سپێگرێتەوە لە نەرویجا و لە ئەو ئیحسایەتانەیەکەن ئەو ئیحسایەتانەیە نمونەی کارە ساتباری هەیە بێگومان نەبێزگەلەوە مەسەن یەکێک لەو تیوریانەی کە بەڵێ فەرموو من نەبوو بەڵێ مەسەن یەکێک لەو تیوریانەی کە زۆر هینە زۆر مەسەن زۆر باوە وەکەم کەسەیە مەسەن لە ناو مسلمان بە تایبەتی عەرەبەکان پێیان بڵێ کە ئەمە تیوریەکە ئەسڵی نییە ئەڵێن هین ئەمە مەسەلەن کابرا لەوانێت تەعاونی لەگەڵ ئیسرائیلە هەبێ شتێک هەیە پێڵێن پرۆتۆکۆل حوکەما صهیۆن the protocol of the elder Zionist شتێکی ئاوایە elder Zionist ئەمە بەحساب ئەم پرۆتۆکۆلە جەماعەتی یەهودیەکان بەڵێن هاتوون کۆبوونەتەوە لە ساڵی 1930 بۆ کۆبوونەوەیان هەبوو لە رووسیا لەوێ ئیتیفاقیان کردو کە چۆن دنیا بەدەستەوە بگرن یعنی ئیتر تەواوی دنیا بکرێتە دەستی جوولەکەوە مەسەن تۆ ئێستا باسی بکەی لە وڵاتەکانی خۆمانە کە مەسەن ئەم شتە ئەسڵ ئەساسی دیسن لەوانێ بن بچەوە بابە ڕاستە ئەماوە سابت بووە بۆ سابت بووە چونکە پرۆتۆکۆلی حوکەما صهیۆن کەوتە دەستی نازیەکانەوە طبعا لە رووسیایە وەختی خۆی ئەنتیسەماتیک یعنی دژاتیکردنی یەهودی لە رووسیا زۆر بەقووت بوو
لە بدایەتەکانی 1930 حتاکو مەسەلەن دواتر وتیان کۆمونیزم بەفیتی یەهودیەکان ئەمە موئامەرەی یەهودیەکانە دروست بۆ ئەوانە کە کۆمونیزم بەبێ یەهودیەکان و بەبێ جوولەکەکان نەئەکرا ئەوان دوو کە کردویانە هینی جوولەکەکانە ئەم تیوریە دواتر کەوتە دەستی هات بۆ ئەمریکا لە ئەمریکا سەرۆکۆماری ئەو کاتەی ئەمریکا 500 دانە هەزاری لەو کتێبە بڵاو کردەوە وەکەوەی کەمە کتێبێکی ڕاستە 500 دانە هەزاری پرنت کرد بڵاوی کردەوە کە ئەمە ئینەکی ڕاستە ئەوش لەوێ دژایەتی هین بوو دواتر یەتە دەستی مەسەلەن هتلەر بە هەمان بیان و بە هەمان ئەم تیوریە 5 ملیۆن 6 ملیۆن یەهودی کە خستە ناو ئینەوە غازەوە سووتانی ئۆمانە هەمووی ئەمە بوو و ئێستاش لە هێزار مەسەلەن موسەسەلەی عەرەبی هەیە بۆ نمونە ناوی مەسیلەکەم بیرچۆ دەوڵام موسەسەلێکی هەیە ڕێک باسی ئەوواکە کە چۆنی حوکەما ئەسڵیۆن چۆنە پرۆتۆکۆلیان داناوە ئەم پرۆتۆکۆلیان چۆن نووسیوە ئەم کەسە چۆن ئاگای لێ بووە لەم مۆزوعەوە چۆن ئەم ئاشکرای کردووە کە ئەم ئیتیفاقێکە لە بین یەهودیەکانە کراوە چیە یعنی سەیرەکەی ئەمە واقعاً زەرەرمەندە یعنی بەشێکی تیئوریەکانی پیلانجێڕی ڕاستەوخۆ پەیوەستە بێتەوە بە جینۆسایدەوە کاتی خۆی تورکەکان بۆ ئەرمەنیەکان بۆی ئیبادایان کەن تیوری پیلانجێڕیانێ نابوو کە ئەرمەنیەکان خەریکن اتفاقیان کردو لەگەڵ ئەو دەوڵەتانەیە و ئەمانەوەیانێ زەربە لە هین بنوانەکە ئەسڵ ئۆساسی نەبوو معلومیش بۆ دواتر کە هەمووی درۆیە و شتی لەم بابەتانە ئیتر بێنە بە دوایە مەسەلەوەی کە چوزانم مثلا شتێک لەو شتانەی کە ئەوترێ هەمیشە ئەوترێتەوە و حتا بەشێک لە چەپەکان ئەنی زۆر ئیران کە ئێستا کە باسی کە مۆمانە ڕەنزە خێزانێکی بڵن خێزانی ڕۆچایلد کاتی خۆی لە قەرنی حەڤەوە و لە قەرنی هەژدەیە زۆر دەوڵەمەند بوو دەوڵەتێکی زۆر و فراوان و هینیان هەبوو ئێستا خێزانە بە معنای کەلیمە نەماون بەڵام تۆ مەسەلەن هەشتێک باسەکەیتوان خێزانی ڕۆچایلد ئەو خێزانە جوولەکەکە کە اقتصادی دنیایان بەدەستەوە یعنی تقریبا بۆ بە شتێک بەشێک لەو قەناعەتانەی لەو ئیمانەی کە تۆ ناتوانانی بە هیچ جۆرێک هینیکەی تە پێم بڵێ خێزانی ڕۆژشەو لە چۆن ئێستا باقەکەیان کامێ ئێستا ئەوەنە فەقیر نەچن بە ئاشکرایی کرد ئێڵن تۆ بزانی مەسەلەن زۆر ئاسان و تەبیرەت بۆێنەوە جا ئەمە بەڕاستی وەک تۆ ئەڵێ مەسەلەن هەر خودی ئەم کۆرۆنا خودی ئەم تیوری موامرانی کە لەسەر کۆرۆنا ئێستا ئەو تیوری کە هەیە خۆزگامە خواست ئەم ێوارەیەمە دکتۆرێکمان لەگەڵا وایە لەم باسانەیە سەبارەت بە ڤاکسینی کۆرۆنا قسەی بۆ کردینە چونکە واقعا من ئێستا یەکێک لەوانە کە ئەزانم لەوانەیە کوردستان یەکێک لە وڵاتانە بێ کە درەنگترین کات ئەم ڤاکسینی پێگا بەڵام لە ئێستاوە دڵم لە مشت وایە کە خەڵک بە خاتریەوەی کە مەسەلەن ڤاکسینە ممکنە لە بین خەڵک لە بین بەرێ خەڵک لە ناو بەرێ نەخێرەمان بۆیە دروست کردەوە بۆی کەوا زۆڕیەتی ئیسلام کە بکەنەوە بۆ نمونە ئیتر ئیسلام مناڵ دروست نەکا چونکە ئەزانن ئەگەر ئیسلام زیاد کاتەوە ئەوانە بەشەریەت دەست بەسەر بەشەری ئاگرێتەوەوانە وعدی پێدراوە کابێ حکمی لە بەریتانیا مقاومەت دەستی پێکرد بەرامبەری بۆی بزانیت لە نێو کۆمەڵگا موسڵمانەکانە بە تایبەت ئاسیایەکان ئەوانەی مەسەن پاکستان و ئەوانە قسە کراوە و ڕەتیان یعنی بەشێکی زۆر لە خەڵک ڕەتیان کردوێتەوە بەس لەبەر خاتری ئەوە ئەگەر ڕێگەم بێ من بە تایبەت لەسەر مەسەلەی چکە بەڕێی من گرنگی ئەم بابەتی ئەمڕۆی ئێمە زۆر لەمایە لە پەیوەند بە کۆڤید و لە پەیوەند بە ڤاکسینەوە گرنگیەکی تایبەتی هەیە لەمڕۆژە حرەکەیەکی فراوان بەهۆی تێوری پیلانجێڕیەوە لە دژی ڤاکسین دروست بووە دەمێ ساڵە حرەکەیەکی فراوان کە لە ئەوروپا و ئەمریکاوە گرتوێتەوە هەتا ئەگا بە پاکستان و بە نایجیریا و بەکۆ ئەمە لە دژی لوقاح لە دژی ڤاکسین تاوان لەلایەکەوە تۆ سیستەمێکت هەیە کە لەبەر ئەوەی زیاتر بە دوای قازانجەوەیە و بە دوای ئەوەیە کە کاڵا دروستکە و قازانجی لێبێنێ جاری وایە شتی زۆر خراپی لێ دەرەکەوێت لە ڤاکسینەکەشی دەرەکەوێت لە لوقاحەکەشی دەرەکەوێت لە تەندروستێکی دەرەکەوێت لە فلانی دەرەکەوێت وەنیا نەچێتەوە بۆنە بەس ئەوەنە ئیجازەم بە هاوڕێک بە ناوی شوان عەزیز لە ناو چاتەکەیە لەگەڵمانایە زۆر بە خێراتی هاوڕێجان دیارە لەوانەیە کامێرەت نەبێ ئاساییە
بەڵام مایکەکەت داگیرسێنە بۆی کەوا بتوانی قسە بکەیت تۆ لەگەڵ مانای لێرەی بەڵام مایکەکەت کوژانۆتەوە مایکەکەت دابگیرسێنە بۆ بتوانی ئەگەر وێنەش نەبێ بتوانی بە سەوت بەشداربی فەرمو گۆنا قسەکانت بەردەوام کەم چووکە نامێت لەسەر ئەمە تێپەڕین جامە بەستم ئەم حرەکەی بزوتنەوەیە لە دژی ڤاکسین بەهۆی تێوری پیلانگێڕیەوە دەمێکە هەیە لە 2019 من ئەوە سەیرم کرد ڕێکخراوی تەندروستی جیهانی حرەکەی دژە ڤاکسینی بە 8ەم هەڕەشە بۆ سەر تەندروستی جیهانی گشتی جیهانی داناوە لەبەرەی ئەڵێ خەڵکێکی زۆر ڤاکسین ناکەن لقاح ناکەن پێشتریش هەبووە لە ئەنجامە ئەو دەرد و با بڵێن دەردە کوشندانەی کە بەهۆی نەبوونی لقاحەوە خەڵک ئەیگرێ زۆر زیادی کردووە بەسەن لەم کاتە شەهر وایە مەترسیەکی گەورە هەیە لەسەر ئەوەی کە خەڵک ئەم لقاحە ڕەت کاتەوە ئەم طبعاً خەڵک مافی خۆیەتی بزانێ لقاحەکە سەلامەتە یاخود ڤاکسینەکە سەلامەتە و ئەوە بەڵام ڕەتکردنەوەکەی و ئەوەی کە ئەمە پیلانێکی لە پشتەوەیە و ئەمانە کارێکە کە ئەبێ ئێمە هوشیاری لە بەرامبەری بڵاوکەینەوە و ئەبێ بەڕاستی بە خەڵک بڵێن کە هیوادارین ڤاکسینەکە بتوانێت یارمەتی خەڵک با لە دەست ئەم بەڵایە نەجاتی بێت بەڵێ هاوڕێک لێرەیە هاوڕێشوان عزیز بەخێراتی زۆر شەماڵجان نازانم گوێتان ئەو کات کێشەی مایکم هەبوو بەڵێ دەتوانم یەک دوو دقیقە چاوان بە چاوان سەر چاواتی فەرموو عزیز زۆر سپاس زۆر سپاس طبعاً پێشەشی من زۆر سپاس دەڵێم کە ڕێگەتان پێدام دووەمین خۆشحاڵم کە کەناڵێکی ئاوا لە گۆڕێدا و دەنگ و ڕەنجی خەڵک سەرنجی خەڵک دەگوێزێتەوە بە تایبەتی کۆمۆنیستەکان کەسانی چەپ و لیبراڵ سوپاسی هاوڕێیانی ئەو کەناڵە دەکەم بە تەواوەتی ئەمن دەربارەی ئەو هاوڕێ شەماڵ نازەم سەرنجێکی ئەمە هەستن درەنگ هاتم تقریبا 20 دقەیەک درەنگ هاتم بەڵام سەرنجێکی تۆزێک ڕەنگە جیاوازم هەبێ نازمە ئەگە پێشتر ئەو شێوە سەرنجتان هەبوو بێ یان نا بە هەر حاڵ پێما بێ ئازادی هەیە لێرەدا حتمان بێگومان وایە فەرموو زۆر سپاسان دەکەم مەسەلەی ئەو پلانە کەنسپیرەسی تیۆری بەڵێ من نازانم بەبێ ئەو پلانە یعنی چۆن دەکرێت قسە لە پەیوەندی نێودەوڵەتی بکرێت چۆن دەتوانرێت لە ئەو زولف و زمانەیەدا پەیوەندی لە دەوڵەتێکی وەکو ئێران لەگەڵ دەوڵەتێکی وەکو ئەمریکا بکرێت لە سەرتاسەری جیهاندا هەر علاقاتی نێودەوڵەتی هاوڕێشەما تۆ بێنە پێش چاوی خۆت هەر لە کۆن و هەر لە زوودا هەر لە ئێستادا چۆن بەبێ ئەو پلانە ڕۆلی بینیوە چۆن بەبێ ئەو پلانە کاری خۆیان کردووە ئاخر چۆن من باوەڕ بە دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێران بکەم کە بەبێ ئەو پلانە بەبێ بەکارهێنانی ئەو پلانە کاروبارە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی خۆی بەڕێوە دەبا ئاخر هەر ئەوە دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێرانیە کە لە سەرتاسەری جیهاندا ئیعلامی جیهانی باسی دەکات دەڵێ ئەوە ئێرانە لەوێ هەیەی لەوێ هەیەی لەوێ هەیەی لەوێ ئاخر یەک درۆی کرد دوو درۆی کرد سێ درۆی کرد بەحقەت ڕاستی تێدا هەیە کەواتە بەبێ ئەو پلانە پیلانجێڕی پیلانجێڕیا پێماوی بەبێ ئەو بیردۆزەیە بەڵام ئەزانین چۆن ئەگەر ئیجازە بێ هاوڕێجان من دیارە فرسەتت پێدەم دووبارە گفتمان بەردەوام بێ یانێمە نیە توانین قسە بکەین لەسەر ئەم مۆزوع لای چۆنە باسی تیوری پیلانجێڕی ڕەتکردنەوەی تیوری پیلانجێڕی ڕەتکردنەوەی پیلانجێڕی نییە ئێمە ناڵێن دەوڵەتەکان پیلان ناجێڕن ئێمە ناڵێن ئەحزابەکان پیلان ناجێڕن ئێمە ناڵێن شەریکەکان پیلان ناجێڕن ئێمە ناڵێن بەڵام باسکردنی ئەم ینی باسکردن لەم پیلانە و ئاشکراکردنی ئەم پیلانە و دەستنیشانکردنی ئەم پیلانە بۆ خۆی مەسلەیەکە پێویست بەواکە بە تیوریەکی زانستی و قسەی لەسەر بکەیت یعنی قسە لەسەر پیلانجێڕی نابێت بە تیوری پیلانجێڕی بکەیت یعنی نابێت مەسەلەن فەرزی ئەوەی کە بڵێن مەسەلەن ئەوە ئێران پیلانە جێڕێ ئەوواکە بەتەنها ئەمە یعنی دوایەوە باسەکە لەسەرەوەی تیوری پیلانجێڕی تەفسیری تەواوی دیاردەکانی پێیە ئەنی باسەکە لەسەرەوە نییە کە ئیشارەت و ئاماژە بە پیلانێکی دیاریکراوەکە قسە لەسەرەوەیە تەواوی ئەو دیاردانێکێمە لە دنیاە لەگەڵی ناکۆچین و لەگەڵی شەڕمان هەیە ئەمانە ئەڵێ پیلانە کاکە یعنی بۆ نمونە ینی مەسەلەکە ئەوەیە کە ئێران دروستەکە دەک ئێران کام دەوڵەتی دنیا هەیە کە مخابراتی نەبێ و کام مخابراتی دنیا هەیە بەبێ پیلانکارەکە هەموو تەواوی مخابراتەکان
هەموو تەواوی دەستگا سەرکوردێریەکان پیلان بەشێکە لە وجودیان بەڵام باسەکە لەسەر ئەوەیە یعنی ظاهیرەیەکی گەورەی وەکو کۆرۆنا بۆ نمونە ظاهیرێکی گەورەی وەکو کاپیتالیزم ئەزانی چۆنە کاپیتالیزم سەرمایه‌داری بە جۆرە لە جۆرەکان کراوە بە پیلانی ئەمریکا ئەمە پیلانی ئەمریکایە کە سەرمایه‌داری ئاوا لە بەشەرەکات و ئاوە بەخر وان نییە بە من دواتر ئێستا شەرحی ئەواکەم کە ئەمە چ زەربەیەکی گەورە لە شێوازی تێگەیشتنیەوە ڕوبەڕووبوونەوەی ئێمە لە خودی سەرمایه‌داری ئەدا و چۆن ئێمە پێویستمان بۆیە بگەڕینەوە ئەو میتۆدۆلۆژیە کە بۆ ڕەخنەگرتن لە سەرمایه‌داری بەکارهێنین پیاچینەوە فەرموو من گوێبیستم بزانم بەڕێزت چێت پێویستە بەڵێ منیش لەگەڵ ئەوەدام بە شێوەیەکی کولی نابێ ئێمە هەموو شتێک هەر لەو دیدەوە ببینین و بڵێن ئەوەی دەکرێ و ئەوەی ڕوودەدا ئەوەی بڵاو بۆتەوە هەمووی لە ژێرەوە دەستێکی لە پشتە بەڵام لە هەمان کاریشە بەڕای ئێمە نابێت دیسان ئەوە بە نادیدا بگرین مەسەڵەن بۆ نمونە باشیەوە ئەم هینە بە ساکارتر بکەین و ڕۆشنتری بکەین و هەر لە کوردستانی خۆماندا لە کوردستانی باشووردا دەبینی ئێمە لەلایەکەوە ناتوانین بڵین پارتی و یەکێتی پلان ناجێڕن و لە هەمان کەش ناتوانین بڵین ئەوەی دەستی بۆ دەبن پلانگیریە لە دژی میلەتدا ئەمن هەر ئەو سەرنجە دووبارە دەکەمەوە پلانی نێو دەوڵەتێکی سەرمایه‌داری لە بەرامبەر دەوڵەتێکی سەرمایه‌داری تردا ئایدۆلۆژیەتێک لە بەرامبەر ئایدۆلۆژیێکی تردا حتمما ئەمن وای بۆ دەسم کە ڕاستی تێدا هەیە پلان لە بەرامبەر یەکتریدا هەیە و بەبێ پلان لە بەرامبەر یەکتریدا کارەکانیان ناڕوا بەڕێوە بۆ مەسەلەی کۆڕۆنا منیش لەگەڵ تۆدام تەواوی چەپ و کۆمۆنیستەکان لیبراڵەکان ئەوانەی بەو شێوەیە بیر دەکەنەوە لەو چوار شێوەیەدان کە ناکرێ ئێمە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان وەکو پلانگیری دابنین بەڵام دیسان هندێک شت دەبینێرێ هندێک کار دەکرێ ناتوانین بڵین ئەمریکا دەستەوەستان دانیشتووە لە بەرامبەر چاینەدا و چاینە دەستەوەستان دانیشتووە لە بەرامبەر ڕاشەدا و ڕاشە بە هەمان شێوە کەواتە دیسان بەڕێ من ئەمن وای بۆشم ئەوە شتێکی هەتێدا هەیە زۆر سوپاسان دەکەم سەرنجێکمەیە پێشەوەی کاکشوان بڕوە پێم زۆر دەستت خۆش بێ بۆ سەرنجەکانت من لە ڕاستیە پشتیوانی ئەو قسەی تۆم چونکە حقیقەت ئەوەیە کە هەموو تێوریەکی پیلانگێڕی هەڵە دەرنەچووە زۆر جار بۆ نمونە ئێمە ویکیلیکسمان هەیە کە چەنەهاشتی کەشف کرد بۆ دنیا و پیشانیان کە سەرمایەداران حکوومەتەکانیان دەسەڵاتە سیاسیەکان حیزبەکان پیلانە گێڕن شەڕەکەن هەموو شتێکیان ئەمە بەڵام پێم وا بێ لێرە باسەکە شتێکی ترە بۆ نمونە کابرای ئەوەی سنۆدۆنی ناوبوو ئەوەی ئەمریکا ئەنواع و ئەشکال شتی کەشف کرد کە ئەم هەموو پیلانگێڕیتیا بوو کە ئەمانە هەمووی حقیقەتی هەیە لە کاتێکا لە سەرەتاوە ئەوەش بە تێوریەکی پیلانگێڕیدا ئەنرا یعنی تێوری پیلانگێڕی ئەتوانێ ڕاز دەرچێ بە شەرتێ بتوانێت فاکت و با بڵین بە فاکت پشتیوانی لە خۆی بکە دلیل پێشکەش بکە پێم وا بێ ئەمەی کە من و شەماڵ لێرە باسیەکەین زیاتر باسمان لە بەلاڕێدابردنی کۆمەڵگەیە تێگەیشتنی کۆمەڵگە لە سیستەم لەوەی کە ڕوئەیە بۆ نمونە ترامپ لە ئەمریکا خۆی کردووە بە نوێنەری ڕزگارکردنی کۆمەڵگە لە لای خەڵک و من و تۆ پێمان خۆش بێ پێمان ناخۆش نەبێ بە ملیۆنەها خەڵک بڕوای پێەکە کە ئەو کە کاتێ خۆی نوێنەری باڵاترین چزانم نوێنەری هەموو بلیۆنێرەکانی ئەمریکایە لە حکومەت و لە دەسەڵات و لە دەوڵەتە خۆی دەوڵەتە هاتووە ئەڵێ لە بەرامبەر ئەم دەوڵەتە من خەڵک ڕزگارەکەم لە بەرامبەر بێروکراسیەتی دەوڵەتە لە بەرامبەر کلینتۆن و نازام ئەوەی کە پێشتر شەماڵ باسی کرد جا ئێمە باسمان لەوەیە کە ئەبێ بەڕاستی ئینسان ئەبێ توانایی لێکدانەوەمان توانایی ڕەخنەگرتنمان توانایی چێککردنی زانیاری چێکی ئەوەی کە سەرچاوی ئەمە لەکوێوە هاتووە کێ هێناوێتی دەلیلەکەی چییە حتا وەک کۆمونیست و چەپەکان ئەمە زۆر زەرورە بۆ ئێمە کە چێکی معلومات و زانیاری بکەین پێشەوەی بڕۆین هاوار بکەین لە بەرامبەریا و ئەبێت دڵنیا بین چونکە بەلا ڕێمانە بە ئەگەر تۆ پیلانە ئەسڵێکە هەیە لەلایەن دەوڵەتێکەوە بەڵام پیلانێکی تری پیشانەیە ئەوە بۆ بەلا ڕێدابردنی خەبات و کاری ئێمەیە و بۆ بەلا ڕێدابردنی خەڵکە و شێوازی خەباتی خەڵکە پێم وابێ هینەکەمان ئاوایە عنی لەو تێگەشتم دەستان خۆش بێت تێگەشتم بەرحاڵ زۆر بەخێراتی هاوڕێشوان زۆر خۆشحاڵ بین بە بەشداری سەرچاوە
هاوڕێ عیماد سەرنجێکی هەیە ڕەخنەم لێگریاڵێ جاری واچیتە ناو قسەی میوانەکانتەوە و ناڵێ وا قسەی خۆیان بکەن بەرحاڵ کەمایە هاوڕێشان ڕازەکەی هاوڕێ عیماد ڕەنگە عادەتێکی خراپ بێ محاولاکەم تۆزە چاشی کەم باشە نازانم وایە گۆنا قسەی تۆشم بڕی بەرحاڵ قسەی بریش بڕا بۆ نازانین چۆنە هاوڕێ عیمابایشت بڵێم ئەم بەرنامەیەمان ئێمە ئەمانەی وەکو بەرنامێکی گفتوگۆ بێ ئێمە دوو هاوڕێیانێکین لەگەڵ یەکترا گفتوگۆ بکەین وانە ڕەنگی ژنێ لەگەڵ یەکترا ڕێگری لەسەر هەموو شتێکوانە لەوانەیە بیر و بۆچوونمان زۆر جیاواز بەڵام گرنگەوەیە فرسەت بە یەکتر بینوانە باری سەرنجی بەرامبەرمان بۆ گرنگ بێ و فرسەتی بدەین لێرەوە قسەی خۆیان بکەن هاوڕێیان من داواتان لێکەم ئەوانەی کە بینەری ئێمن ئێستا دووشتم هەیە یەکەم ئەوەیە کە پێنجشەممە هەر وەکو ئێستا سەعات حەوت یعنی وەکوم بەرنامەیە بەرنامێکی ڕاست و خۆمانە لەگەڵ تایر حەسەنە ئەو بەرنامێش دیارە کراوە بێ بۆ بەشداری ئێوە بۆ قسە و باسی ئێوە تایر حەسەن ناسراوە یەکێکە لە ڕابرە دێرینەکانی جوڵانەوەی کۆمونیستی کارگەری لە کورێکاری لە کوردستانی عێراق ئەو بەشدارە بێ لەگەڵمان و سەبارەت بە باسی گۆڕانکاری قەیران ناڕزایەکان و گۆڕانکاری قسە و باسەکەین دووەم خاڵم ئەوەیە زۆر زۆر گرنگە کەناڵی یوتیوبەکەی ئێمە بە فراوانترین شێوە بڵاو بێتەوە و لایک و سەبسکرایبی زۆر بێ داواتان لێکەم ئەگەرەتانوێم کەناڵە بەردەوام بێ و پێ بگات و فراوانتر بێتەوە شەماڵ دەنگن نەما دیسان دەنگ هەیە بەس خراپە ئێستا باشە بەرحاڵ وتم ئەم بەرنامەیەوێت ئەم کەناڵە ئێوێ سەکوێک بێ بۆ هەمووان داواتان لێکەم بە پیتوانێ خۆتان کۆمەک بکەن بە فراوانکردنەوەی هەر بۆیە داواکەم کە لەسەر یوتیوب لایکی بکەن بیرتان نەچێت پێنجشەممەی داهاتوو یان پێشەمە بڵێن سبەی دووسبەی لەگەڵ تایر حەسەن گفتوگۆیەکی کراوەمانە بێ و ئێوەش ئەتوانن بەشدار گفتوگۆیە بە پرسیار و سەرنجەکانتان بەرحاڵ بینەوە سەر باسەکە من سەرنجمدا نقطەیەکی زۆر زۆر گرنگ هەیە کە ئێمە پێویستمان بەوەیە لەسەری مەکس بکەین و ڕابوەستین و ئەوانە ئەویش مەسەلەی ئەوەیە کە ئێمە بە چه میتۆدێک ڕەخنە لە سەرمایەداری سەردەمی ئێستا ئەگرین باسەکە لەسەرەوە نییە دەوڵەتەکان پیلان ناجێڕن بەڵام ئەساسەن ڕەخنەی ئێمە لە سیستەمێک کە لەسەر بنەمای چەوسانەوەی ئینسان و لەسەر بنەمای کاری کرێگرتە دامەزراوە زۆر واوەترە لە ڕەخنە لە دەوڵەتەکان و نوێنەرە سیاسیەکانیان نوێنەرە سیاسیەکانی ئەم سیستەمە ئەم نیزامە ئەمە ئەیانەوێ ئەم چەوسانەوەی بمێنێتەوە پایەکانی ئەم سیستەمە ئەپارێزن بەڵام ئەوان خۆیان دەرهاویشتی ئەم سیستەمە سیستەمەکە دەرهاویشتەی ئەوان نییە یعنی هەتا نەک دام و دەستگای سیاسی دەوڵەتەکان حیزبەکان هەتا چینی بۆ ژوازیش شەڕی ئێمە شەڕی ئەوانەی کە داکۆچی لە ئازادیەکەن ئەوانەی داکۆچی لە یەکسانیەکەن ئەوانەی ژیانێکی باشتریانەوێ بۆ هەمووان شەڕە لەگەڵ سیستەمێکە سیستەم بەمانەیەکی بەمانەیە ئەو پەیوەندی ئابوووریانەی کە بنەمای ئەم کۆمەلگای ئێمە پێگەێنێ ینی ئەو نەزم و نیزامەی کە ئەم بنەمایی ئێمە لەسەر ئەساس دامەزراوە ئەوەی کە تۆ ئەگەر ئیش نەکەی نابێ پارەت هەبێ بخۆی ئەگەر ئیش نەبێ بۆ ئیش نەکەی هێزی کاری خۆت نەفرۆشی نابێ بەروبوومەکانت بۆ دابین بکرێ ئەوەی کە شەرت و مەرجی بەرهەمهێنان قازانچکۆکردنەوەیە و سەرمایە کەڵەکەکردنە ئەمانە ئەو بنەمایانن کەم سیستەمەی لەسەر دامەزراوە ئەمە ئەبێ بخرێتە ژێر پرسیارەوە دەسەڵاتی سەرمایەداری چینی بۆ ژوازی ئەو دەسەڵاتە سەرمایەداری کە سوود لەم سیستەمە وەرەگرێوانە بێگومان دیفاعی لێکە بەڵام بەرامبەرچێ لەگەڵ ئەو ڕەخنە لەو ڕاوەستانەوە بەرامبەر بە ئەو هەنگاوێکە بۆ هەڵوەشانەوەی ئەم سیستەمە نەک پێچەوانە باسەکە لەسەرەوە نیە سیستەمە کۆک خۆی بێنێتەوە کۆمەڵێک دەوڵەمەند لابین حیزبێک بێت بە ناوی چینی کارگەر و بە ناوی بیر و بۆ چوونی یەکسانی خوازی ئەمانەوە حکومکە دیار نەبێ کە چیە کاتۆمانە باسەکە ئەوە نییە باسەکە ئەوەیە ئەساسی سیستەمێک کە فرسەتی داوە کە چاوچنۆکترین بەشەرەکان بێ مۆراڵترین ئینسانەکان و
دوژمنترین بە ئینسان لە ناو ئینسانەکانە دەوڵەمەندترین بن، باڵا دەستترین بن، دەسەڵاتدارترین بن. یعنی ئەمە سیستەمەکەی کە ڕێگەی داوە کەسانێک مەسەلەن ئێمە لە کوردستانە ئەیان بینین و ئەوانە باڵا دەستن مەسەلەکەەوەنی ئەوان هاتوونە سیستەمیان وا لێ کردووە. ئەگەر ئەم نیزامە نەبووە، ئەگەر نیزام لە کوردستان و لە عێراق و لە ناوچەکەم لە دنیاە سەرمایه‌داری نەبووایە ئێمە ترامپمان نابینین. ترامپ نییە سەرمایه‌داری هێناوە، سەرمایه‌داری ترامپی هێناوە و هەموو ئەوانەی نوێنەری بۆ ژوازیشن بە هەمان شێوە. یعنی باسەکە ئەوەیە شەڕی ئێمە لەگەڵەوە جا بۆیە لە هەر ڕەخنەیەکی شاکە ئەیگرین قسەکە لەسەرەوە نییە کۆرۆنا دەوڵەتەکان لە بەرامبەرێک ترات چیان کردووە، باسەکە لەسەرەوەی بڕۆینەوە پشتی کۆرۆنا بزانین کۆرۆنا سەرمایه‌داری چۆن کۆرۆنای دروست کردووە بەوەی کە ئێمە مانان مەجبورین بە 12 ملیۆن و 15 ملیۆن و 20 ملیۆن لە شارێکا بژین بەوەی کە مەجبورین لە ئەم بڵین فەزایە بژین کە هەمووی تەلەووسە. یعنی ئەگەر ڕۆیتە چین ئەو چینەکە پێ وترێ یەشێک لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیا ماوەیەک وای لێ هاتبوو لە چینا ڕسمی هەتاویان لەسەر پۆستەرێک کردبوو وتیان با بیرمان نەچێتەوە هەتاو لە چێ ئەمەنە دووکەڵ هەیە لە ئاسمانی پیکینە لە ئاسمانی پیشینگە کە هی نابیدن هەتاو نابینن هەتاویان دروست کردبوو لەسەر پۆستەرێ بۆی بیریان نەچێتەوە. ئەمە بیئەی چینە و بیەی چین وایە مەسەن لە شوێنێکی وەکو ووهانە چەندین ملیۆن ئینسانیان کۆ کردوتەوە لە هەمان شارە چەندین ملیۆن بەرازیان کۆ کردوتەوە لە تەنیشت چەندین ملیۆن پەلەوەرەوە و هەموو ئەمە بۆ قازانچ کۆرۆنا بەرهەم دێنێ کۆرۆنا بەرهەم دێنێ و بابی کۆرۆناش بەرهەم دێنێ دوای کۆرۆناش بەرهەم دێنێ و هەمیشە هینە هەمیشە مەجالێکە بۆ دروستکردنەوەی ڤایرۆسی تر و ئەمانە پێویست ناکە دەوڵەتەکان لەگەڵ یەکترا موامەرە بکەن وەگەر دەوڵەتەکان لەگەڵ یەکترا موامەرە نەکرەمە سیلاحی بایۆلۆجی نەبێ ئیتر تەواو کێشە نییە نا کێشەکە قوڵترە لە دەوڵەتەکان کێشەکە لە بینای ئەم سیستەمە لە سیستەمێکا کە لەسەر ئەساسی قازانج دامەزراوە ئەبێ مەلایینمان لە شوێنێکا لە شارێکا بەیەکەوە بژین بە مەلایین ئەخر پێی وا بۆ ژیانی ئینسان بە مەلااییمان بەیەکەوە بژین بۆی مەسرفمان کەم بێت بۆ ئەوەی ئاسان چینە سەر ئیش بۆی لە ڕێگا بۆ سەر ئیشەوانە وەخت لەسەر نەبین و ئەوانە زۆرتر توانین لە خزمەتی سەرمایه‌یابی و ئەبێ مەلایین بەراز لە شوێنی زۆر پیس و خراپە دابنرێنەوانە بۆی کەوا گۆشتەکان هەرزانتر بێت باشە بۆ لە تەنیشت منیشتی شەودانە بەبێ ئەوەی جوێبن بەوەی کەەوە مەسەلەن ئەم ڤایرۆسە لە پەلەوەرەوە ممکنە بچێتە ناو بەرازەوە کە یومنیتیەکەی مقاومەکەی وەکو مقاومەتی ئێمە وە زۆر ئاسان ناتوانێت لەویشەوە بگاتە ئینسان یا لە هینێکی حیوانێکی شیردەرەوە بگاتە ئینسان کاڵێن مەسەلەن لە شەمشەمە چۆرەوە دێ هەموو ئەمانە نیشانەی ئەوەیە بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا پێم وابێ شەماڵ دەنگەکەی نەما بەهەرحاڵ ئەو من بە تەواوی پشتیوانی ئەو قسانەی شەماڵەکەم هەوسارێکی بەرەمهێنان ماکینەیەکی گەورە و نەوەستاوی بەرەمهێنان کە سەرمایه‌داری خوڵقانوێتی لە پێناو قازانجی زۆرە دروستکردنی ئەم شارە گەورانە و گوێنەدان بەوەی کە چ شتێک ئەبێتە کاڵا لە ئەرز و ژێر ئەرز و سەر ئەرز و با بڵین ئاسمان هەمووی کردووە بە کاڵا و هەمووی کردووە بە شوێنی بەرەمهێنان و داڕمانی سروشت گۆڕینی کەش و هەوا هەموو ئەمانە نەتیجەی قازانج پەرستی سیستەمی سەرمایه‌داری و بە کاڵاکردنی هەموو شتێکە لە سروشتەوە بۆ ئینسان بۆ هەموو شتێکی تر وای کردووە کە هەوسارەکەی لە دەست چووە بۆی ڕاهناگیرێ بەڕێزان بەشێکی گەورە لە تێئوریە پیلانگێڕەکان بۆ نمونە یەکێ لەو تێوریانەی کە ترامپ بڕوای پێنیە و زۆر کەسی تریش لە دنیا کەم نەڵێم ترامپ وەکو سمبولێک سەرۆکی وڵاتێکی گەورە بەڵام زۆر کەسی تر بڕوای پێنیە مەسەلەی گۆڕینی کەش و هەوایە کە زانست پێمانەڵێ دکتۆرەکان پرۆفیسۆرەکانی زانکۆ ئەوانی لێکۆڵینەوەی بەردەوامەکەن پێمانەڵێ ئەم هەسارەی ئێمە ئەم زەویە لە ژێر هەڕەشەیەکی بەردەوامایە کەش و هەوا گۆڕاوە دنیا گەرم بووە سەهۆڵەکان لە بابلین لە باکوور ئەتوێنەوە و ئەمانە کارەساتی گەورە بەرەهەمەهێنن بۆ سەر کۆمەلگای ئینسانیەت ئەمانە کارەساتی گەورە لەگەڵ خۆیانێنن و ئەوە شەماڵ هاتەوە بەخێر بیتەوە من وەرگرتی
من لە پشتیوانی لە قسەکانی تۆە دەسم کرد بە قسەکردن بەوەی کە بەڕاستی ئەم ماکینەی بەرەمهێنانی سەرمایە و ئەم قازانج پەرستیەتی کە بەشێکی زۆر لە کارەساتەکانی خوڵقانووە بە کارەساتە سروشتیەکانیشەوە بە ڤایرۆسەکانیشەوە بە پەتاکانیشەوە و ئەو قسەی زۆر دروستە کە ئێمە بێ بڕۆین بە دوای ڕەگ و ڕیشەی ئەمە بگەڕین ئەم سیستەمەیە بگەڕین نەک ئەوەی کە ئەم فلان سیاسی خراپە و فلانە تۆزێ باشترە و فلانە تۆزێ هینترە یاخود ئەتوانێت شتێ باشتر بکات چکە بەهەرحاڵ من ئەو تەواو پشتیوانی ئەو قسانم بەڵام شەماڵ منە بێ بڕۆینە سەرەوەی کە چار چییە یعنی چکە ئەم مەسەلەی پێشتر من ئیشارەتم بەوەیە ئەم مەسەلەی تێوری پروپاگەندانە ئەم تێوری با بڵێن پیلانگێڕیانە کاریگەریان زۆرە بەڕاستی تر شتێک نییە تۆ پێمان وا بێ جێگی گاڵتەیە یعنی ناڵێم من پێشتر چەند نمونەیەکمان هێنایەوە کە کارەساتی گەورەی لێکەوتوتەوە هانی خەڵکییاوە بۆ کوشتن هانی خەڵکییاوە بۆ تەقەکردن بەشێکی زۆر لە تەقەکردنەکانی ئەمریکا پەیوەندی بەوە هەیە کابرای نەرویج ئەو هەموو گەنجەی کوش پەیوەندی بەوە هەبوو لەوانەیە داعش و نازام شەڕ لەگەڵ ئیسلام و زۆر شتی تر کارەساتی گەورە دروستەکە بۆیە بە بڕوای من مەسەلەیەک نییە کە بەس پێی پێ بکەنین بەشێکی جێگەی پێکەنینە بەشێکی زۆری جێگەی ئەوەیە کە ئەبێ شەڕ بکەین وەکو هەموو شتێکی تر وەکو یەکێ لە دەرچەکان لە دەرەنجامەکانی ئەم سیستەمە بۆ گەن کردوی سەرمایه‌داری ئەوێژە بێ بڕۆی شەڕی لەگەڵکەیە بێ بەرەنگاری بیتەوە بێ ڕوبەڕووی بۆستیتەوە بۆیە من پێم خۆشە تۆزێ بچینە سەر و مەسەلەیە کە ئەگەر بەتایبەت ئەگەر مداخلەی ترمان نەبێت لە بینەرانەوە لە ئێستایا بچینە سەرەوەی لە بەرامبەر ئەمەیە کە هێزی پێیا کردووە قووەتی پێیا کردووە لەگەڵ هەموو ئەوانەی تر با بڵین وەک ڕەیسیزم و فاشیزم و نازی و ئەمە ئەوە هەموو قووەتیان پێیا کردووە چی ئەتوانین بکەین چی ئەکرێت من لەو بابەتەوە ئەزانی من پێویستم بۆیە دەنگەکە ئەیاتەوە دەنگ ئەیاتەوە لای تۆ من پێویستمە ئاماژە بە خاڵێکی تریش بکەم کە بەلای منەوە گرنگە مەسەلەی ئەوەی کە بێمتمانەی بە دەسەڵاتداران یعنی یەشێک لە زەمینەکانی دەرکەوتنی ئەم تیوری پیلانجێڕیە کە نابێ فەرامۆشی بکەین بێ متمانەی بە دەسەڵاتدارانەوە کە دەسەڵاتداران ئامادەن هەموو شتێک بکەن لە پێناوی قازانج و بەژەوندەکانی خوانە کە من زۆر لایەنگری ئەوە نیم کە ئەم متمانە بچڕینەوە بۆ دەسەڵاتداران بێگومان بەڵام باسەکە لەسەر ئەوەیە کە ئەم جۆرە تەبیینە لەسەر کێشەکان و ئەوانە دووبارە تەسلیمکردنەوەی مەسەلەکەیە بەدەست ئەوەی کە چێ مۆراڵی بەرزە و چێ مۆراڵی خراپە و ئەوەی کە مەسەلەن باسەکە بێتە باسی مۆراڵی و زۆر جار مەجموعەیەک مەسەلەوانەی کە ئیسود لەمانابینن ئەوانن کە لە ڕووی سیاسیەوە قسە لەسەر ئەخلاق و سیاست و مەسەلەن سیاسەتێکی بە ئەخلاقانە و مۆراڵانە و ئەمانە بەشی زۆری ئیسلامیەکان زۆر سوود لەمە وەرەگرن کە بەجان من لەخوا ئەترسم و لەبەر خاتری خوایان خۆ لەبەر خاتری عەبد نییەم لەبەر خاتری خوا خراپە ناکەم و درۆ ناکەم ومانە زۆر سوود لەم فەزایە ئەبینن کە تۆ باسەکە دەبوو بوو بەوەیکەوە مەجموعەیەک خەڵکانی بێمۆراڵی مەسەلەن دوژمن بە ئینسان و ئەوانە بوونەتە هۆکاری ئەوەی کەوا دنیا ئەوە لێ بێتەوەوانە عیلاجەکە دەوا بێ باش ئەمان لابەی مەجموعەی بەشەری بە ئەخلاق دێنین یعنی مجموعەیە بەشەری گەندەڵمان هەیە حکمیان کردومانە گەندەڵەکان لابێنەوەی تردێنین ئەو تێڕوانینی تر و نەقدەی ترکە من باسیەکەم و ڕەخنە لە سیستەمەکە و بەرئەساسی ڕەخنە لە سیستەمەکە ڕەخنە لەوانی کە ئەیانوێ سیستەمەکە بپارێزین بە پێچەوانەوە ئەچێتە سەر ئەوەی کە نا پێویستەکە ئەم نیزام و نەزم و نیزام و ئەوانە لە بناغەوە بگۆڕێن و گۆڕینی بناغەیی ئەم نەزم و نیزامە پێویستی بە دەخاڵەت و تەدەخولی جەماوەر بەگشتی هەیە و پێویستی بە تەدەخل هەیە زۆرتر لەوەی کە مەسەرەن بانگەشە بکەی ئەو لاچێت و ئەو بڕوا و مەجموعەیە بە خەڵکی باشتر بێتە جێگەی سەرنجام دەسەڵاتە لەدەست ئیلیتێکی دیاریکرا و لەدەست نوخبەیەکی دیاریکراوە بێ کە ئازانن کۆمەلگا بەڕێوە بەرن و بەڵام ئەمانەیان کە دێن باشترن لەوانەیە پێشووترمانە بە ئەخلاقترن تۆزێ بە مۆراڵترنەوە زۆرتر خزمەت بە ئینسانەکەن یعنی باسەکە ئاساسەن بچێتە سەر ئەوەی کە نا ئێمە پێویستمان بۆ یەک سیستەمە بگۆڕین و بۆ گۆڕینی ئەم سیستەمە لەسەر ئەساسی
ئەم سیستەمە کە لەسەر ئەساسی وەک دانراوە لەسەر ئەو بنەمایە دامەزراوە کە بەشی زۆربەی کۆمەلگا لە هەموو شتێک لە هەموو دەسەڵاتێک لە هەموو سامانێک لە هەموو توانایەک لە هەموو ئازادیەک بێبەش کراون و کەمایەتیشی بچووک هاتوون هەموو شتیشان بەدەستەوە گرتووە. ئەگەر ئەمەمان پێویستە بگۆڕین ئەو وەختە ئێمە سیستمێک لەسەر ئەساسی تەدەخولی بەشی هەرە زۆری خەڵک ئەبێ دامەزرێ و لەسەر ئەساسی بڵێن کردەوەکردنی ئیرادەی جەماوەرە بێ سیستەمە بڕاتە پێشەوە و ئەبێ هەر ئەمڕۆ کار بۆ ئەمە بکەین و لەم چوارچێوەیە بەرەنگاربوونەوەی تیۆری موامەرە بە بڕای من بەدەر نییە لە دەستنیشانکردنی ڕێگاکانی ڕێگایەکی کارساز بۆ مواجهەکردنی ئەم سیستەمە. ئەنی باسەکە لە شتێکی ئایدۆلۆژی نیە بە ئایدۆلۆژیا ناکەین مەسەلا عادەتی بەشێک لە عادەتی ئێمە مارکسیستەکان وەمانە ئەو بۆ هەمیشە بیرمان لە خەباتی ئایدۆلۆژی کردووە ئایدۆلۆژیایەکی تر بێنین ئەم ئایدۆلۆژیایی کە باڵادەستە بیخینە لاوە باشە فکرەیەکی تر بێنین ئەم فکرەیە کە باڵادەستە بیخینە لاوە تەوەهوماتەکان لابەرین خەڵک چاوی ڕۆشن بێتەوە حەقیقەتەکان باشتر ببینێ بەڵام باسەکە ئەوە نییە باسەکە ئەوەیە خەڵک بەو ئەندازەی ئەتوانێت حەقیقەت ببینێ کە ئەتوانێت مامەڵەی لەگەڵا بکەوە ئیرادەی هەبێ بیگۆڕێ بەو ئەندازەیە ئەتوانێت درک بە ڕاستیەکان و مەسائلەکان کەوە ئەم درکە بۆی هەبێت بتوانێت تەبدیلی کا بە پراکتیشیشی دیاریکراوە ئەجنا ئەهوەنترە کە قبوڵیکەی تەفسیرە نالەبارەکان قبولکەی لەوە زیاتر کە هەتاکو ئەو تەفسیرە کە دڵی شت ساڕێژەکات و ئەوانە وەلای پێی ئەوە قبولکەی باشە من تەفسیرێکم هەبێ کە لانیکەم ئاسوودەیم پێ ببەخشێ بێڵێ شۆ بخەوم بێڵێ من مەسەرەن هەڵکەم لەگەڵ ئەم چەسانە و نابەرابەریە ئەگەر من ناتوانم بیگۆڕم واگەر من ئیرادە ناتوانم کەم بیگۆڕمەوەوانە باشترە کە ئەمە بمێنێتەوە هەر لەبەر ئەوەیە شەڕکردن لەگەڵ ئایدۆلۆژیای باڵادەستە شەڕێکی عەمەلیە شەڕێکی فکری نییە ئەو نییە من گوڵۆپێکم لەسەر من مارکسیم عاقڵترم لە هەموو دنیاوەرن تێتان گەێنم کە سەرمایه‌داری چییە بۆ ئەوەی کەوا فێر بن کە چۆن ڕزگار بن لە سەرمایه‌داری ئەم قسانە قسەی کۆمەڵێک خەڵکن کە لە غەیری مەسەلەن نەزەریات و تیئوری بەو لاوە هیچ تر ناتوانن حقیقت ئەوەیە کە ئێمە بێ بڕۆینە جێگایەک و کارێ بکەین کە بەرەنگاربوونەوەی ئەم سیستەمە مانایشی بە دیارە لە چوارچێوەی باسکردن لە تیورەکانی پیلانجێڕیا ئێمە تەنها توانین وەکو پرنسیب وەکو میتۆد باسیێبانە بکەین بەڵام خودی مواجهەکردنی سیستەمی مەوجود و ئەوانە ئیتر مواجهەیەکی ئایدۆلۆژی نییە و وەک چۆن مواجهەکردنی تیوری پیلانجێڕیش تەنها مواجهەکردنیشی ئایدۆلۆژی نییە ئێمە پێویستمان بەوەیە دەست بەرین کاریشی تر دەست پێ بکەین بەوە ئەتوانین ئێمە بەرەنگاری ئەم تیوری پیلانجێڕی ئەوە نەزەریم نەبارها زۆر چاکە پێم وا بێ کەسێک لە بەڕێزێک ئێوێ محەممەد ئەحمەد ئێوێ بەشداری بکە هینەکانی بۆ چوەڕێ محەممەد ئەحمەد ئەگەر ئەو لینکە کە ئەکرێتەوە ئەزانین چۆنە کۆپی بکە لە گوگل کرۆمە بیکەرەوە ئەمە ضرورە ئەم شتە گوگل کرۆمت هەبێ ئەگەر گوگل کرۆمت نەبێ شێشت بۆ دروستە بێ ئەگەر بە تایبەتی ئەگەر لەسەر ئەوانە لەسەر بڵین ئایفۆن یاخود مۆبیل ئەوانە هاوڕێ بەڵێن سەرنجێکی هەیە لێرە هەموو ئەو ئایدیانە ئەخرێتە ڕوو دەرهاویشتەی سیستەمی سەرمایە و کاری بەکرێ بۆ هێشتنەوەی سەرخانی ئابووری و قازانپەرستی چینی سەردەستە و چینە زۆر دەستە چینە زۆرەکە و چەساوەکە و دوای بڵێ هاوڕێیەکی تر هاوڕێ ئەمات قسەیەکی کردبوو لێرە حەز ناکەم بە سەرمانە تێپەڕێ باسی بڵێ لە بەرامبەر داستین بە هەزارەها هکتار سەحرای لە سین کردوتە دار و عەرزی بەبەر بەرهەمە کشت و کاڵەکان نزای چۆن هاوڕێ ئیمادەگەر ئاوا باسیکەی ئەبێ جارێ پێش سین چەپڵە بۆ سەرمایه‌داری لێبێ سەرمایه‌داری لە 200 ساڵە پێشکەوتنی معنا کردەوە تەکنەلۆژیای معنا کردەوە ئەگەر وابێ سەرمایه‌داری زۆر باشتری لە سین کردووە زۆر مهمتری لە سین کردووە سەرمایه‌داری ئەتا سینی فێریەوە کردو کە چی بکاتەوەوانە چۆن لە مەجای اقتصاد و ئەوانەیە پێشکەوێ ئەوانە نابێ بە تەبریر باسی سەعادەتی ئینسانە بێ بە تەبریر قسە لەسەرەوە نییە چ وڵاتێک پێشکەوت و اقتصادەکەی چەندێکە و چەندێک دەوڵەمەنەوەوانە قسەیە لەسەر ئەوەیە کە شەریکاتێک کە خەریکن یارمەتی ئایفۆنە دەن بۆی بەرهەمی ئایفۆن بێنێتوانە کرێکارەکانی لە باڵەخانەکان و خوان هەڵێنە خوارە خۆیانە کوژن شەبەکەیان بۆ داناون بۆ ئیمتیحار نەکەن ئەمە حەقیقەتی چاینەیە چاینە و سین مەکەن بە بەهەشتی
پێشکەوتن و ئەوانە چاینا دواکەوتوترین کۆنەپەرستری نەک دواکەوترین کۆنەپەرسترین و مستەبدترین دەوڵەتی سەرمایه‌دارێکا بەنظرم تێ نەگەیشتەوە سۆشیالیزم و سەرکاری هەرزان بیرمان نەچێ لەسەر کاری هەرزان بە جۆرێک وای لێ هات دەزانین چۆن کۆنا بە جۆرێک وای لێ هات چین لە نەتیجەی پێشکەوتنی ئابووری و ئەمانە چین وای لێ هاتی کارە هەرزانەکەی کەم بۆ تۆسە کارە هەرزانەکەی نەرە بە وڵاتانی تر لە نەتیجەی پێشکەوتنی ئابووری بە ضرورەت وای لێ هات نەکەوەی نەخشەی بۆ دانرابێ ئەمانە بەڵام ئەگەر تۆ وا بڵێیت ئەوانە هەموو ئەوروپا و ئەمریکا و ئەوانە بۆ باز ناکەی ئەگەر وابێ ئەبێ سەرمایه‌داری زۆر باشتری لە چین کردبێ بۆ ئەبێ مەدحی چین بکەین و بەسەر شانوباڵی چینە هەڵبدەین بەڵام قسە لەسەرەوە نەکەی کە مەسەلەن سەرمایه‌داری لە دنیا شاوای کردو بە نەزەری من معیاری ئێمە پێوانەی ئێمە بۆ هەڵسەنگاندنی پێشکەوتنی سیستەمەکان ئەوە نییە کە چەندێک اقتصاد گەشەی کردووە ئەوەیە کە چەندێک ئینسان تایە بەختەوەرە کە ئینسان لە چینە ئەوەی ناوی بەختەوەری بێ بە بڕای من معنای نییە لە چینە بە هەر حاڵ من ئەم هی نەبوو خاڵە بوو کە حەزم نەکرد بە سەرمانات تێپەڕێ بە هەر حاڵ من ئەم لینکەکە دانراوە ئێستا هاوڕێ محەممەد ئەحمەد ئەو لینکەکە دانراوە لینکی ستریم یارد ئەکرێ کلیکی بکەی و کاتێکە کلیکی ئەم لینکەت کردووەوانە و دەم ئەگەر نەکرا گوگل کڕۆمت نەبوو ئەتوانی کۆپی بکەی لەگەڵ کڕۆمە پەیستی بکەی ئەو وەختە ئینتەری بکەیت و بیکەیتەوە لە گوگل کڕۆمە بە هەر حاڵ کەمیچکەش ئینتیزارەکەین من شەماڵ من ویستم شتی بڵێم پرسیارێکم کرد تۆ تۆزێ هەنێ قسەت کرد لەسەرەوەی کە ئێمە ئەبێ ڕوبەڕووی بینەوە و بەرامبەری بۆستینەوە ئەوانە یەکێ لەو شتانی کە بە بڕوای من زۆر زەرورە نەک تەنها بۆ ئێمە وەکو چەپ و کۆمۆنیستەکان بۆ خەڵک گشتی ئەویش بەڕاستی بەدەستەوە گرتنی زین چۆنا یعنی بردنەسەری توانایی بیرکردنەوە و توانایی لێکدانەوە یعنی تۆ کاتێک کە شتێک دێتە چکە ئێستا ئەم مەسلەی تێوری پیلانجێڕیانە و معلوماتی درۆ معلوماتی پروپاگەندە معلوماتی نادروست زۆر 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 زۆرە وەک باران ئەبارێ بەسەر هەمومانە لە فەیسبوک لە سۆشیال میدیاوە لە میدیاکانی سەر بە حیزبەکانەوە من حتا باسی کوردستانی شەکەم نەک تەنها لەسەر ئاسی دنیاشە ئەمە ڕاستە بەس لە کوردستانیش ئەمە وایە یعنی ئینفۆرمیشن زانیاری بەردەوام و ڕۆژانە و بەردەوام کە زۆربەی زۆری زانیاری نادروستن ناڕاستن یعنی ئەوەی کە من پێم وایەکێ لەو هینانەی کە ئینسان وەک خۆی وەک تاک ئەتوانێ وەکو گروپیش ئەتوانی بیکەی بردنەسەری توانایی پرسیار دروستکردنی خۆتە لەسەر شت ئەم زانیاریە کێ دایناوە لە کێوە هاتووە سەرچاوەکەی چییە ئایا سەرچاوەکەی دروستە ئەگەر عیلاقەی بە تەندروستیەوە هەیە بگەڕێرەوە بۆ ئەو شوێنانەی کە زانیاری کە شوێنی لێکۆڵینەوەی تەندروستین ئەگەر پەیوەندی بە سیاسەتەوە بە ئابووری و بە فلانەوە هەیە یەکسەر وەری مەگرە و هەزمیکەیت چونکە ئیتر ئەگەر وا بکەین یعنی منم قسەم بۆ هەموو خەڵکێکە ئەگەر وا بکەین جیاوازی نییە لە خوڕافە هیچ جیاوازیەک نییە لەوەی کە تۆ بڕوا بە هەموو جۆرە قسێک بکەیت بڕوا بە هەموو جۆرە جادوگەریەک بکەیت بڕوا بە هەموو جۆرە شتێکی خەیاڵی و نەبوو بکەیت هیچ جیاوازی نییە ئەگەر تۆ ئەم توانایی خۆت یا خۆت مناڵ چوزام گەنج ئێستا من یەکێ لەو خەمانەی هەمە بەڕاستی بڵێم بۆ خەڵکی کوردستان ئێمە جیلێکمان هەیە جیلێکی جیاوازە بۆشاییەکی زۆر زۆر گەورە لە بینی ئەم جیلە تازە دروستبووە لەگەڵ جیلی پێشوو هەیە ئەمان ئینگلیزی فێرە بن زمان ئەزانن دەستیان بە ئینتەرنێت ڕاگا بەردەوام بە سەعات و بە دەسەعات لەسەر ئینتەرنێتن سەیری زانیاری ئەکەن بە زمانی ئینگلیزی لە یوتیوب و لە شوێنی جۆرا و جۆرەوە ئیتر هی ئەمریکیە هی بەریتانیە هی ئوسترالیا هەرچیەکە بەڵام ئەم گەنجانە ئەم مناڵانە لە پابەپای ئەمە کە فێری زمانە بن و کە چۆنڵی توانایی تێگەیشتنیان لە زمانەکە هەیە فێری ئەو توانایە نابن کە ئەم زانیاریانە لێک بنەوە کە بیری لێ بکەنەوە کە هەڵی سنگێنن کە بتوانن بگەڕێنەوە سەر سەرچاوەکەی کە بتوانن هینیکە یعنی ئەمە من داوا ئەەکەم کە خەڵک پێویستی بەم جۆرە لە هوشیاریە خەڵک پێویستی بەم جۆرە لە تواناییە دروست بێ لە لای
کە هیچ زانیاریەک هەروە قوبول مەکە هەروە هەزمی مەکە هەرمە با عەسەبیت نەکات چونکە ئەم زانیاریانە ئەم تێوری با بڵێن پیلانگێڕیانە زۆری پەیوەندیان بە ئیحساسات بەرزکردنەوەی تووڕێی خەڵک یا بەرزکردنەوەی خەم و خەفەت و ناڕەحەتی و غەمگینی خەڵک زۆر پەیوەندیان بەمانەوە هەیە بەرزکردنەوەی تووڕەیی هەستی تووڕێی خەڵک یعنی ئینسان ضرورە پێشەوەی هەست بەمانە بکە لێکی باتەوە بزانێ ئەم زانیارێ دروستە دروست نییە تەناویستم جەخت لەسەر و خاڵە بکەمەوە کە بە بڕوای من یەکێکە لەو ڕێگانی کە ئێمە ئەتوانین ڕوبەڕووی ئەوە بینەوە و تێبگەین کە چ زانیاریە ڕاستە و چ زانیاریە یەکێ لەو شتانەی کە ئەتوانێت سەرچاوە بێت یاخود زەمینەی دروستبوونی تیوری پیلانگێڕی بێ بەشێکەوە سەریعبوونی بڵین زانیاریەکان هاتنی زانیاریەکانە ڕێگەی شەبەکەی ئەنتەرنێتەوە یا بڵین سۆشیال میدیاوە مەسەلەن ئەزانین چۆنە جاری جاران کەسان کە خوێنەواریان نەبوو ئەمانە ئیتر باکیشان بەوە نەبوو مەسەلەن حکایەتی و هەواڵی کە مواصلات خراپ بوو کە تەلەڤیزیۆن و رادیۆ شتانە نەبوو کە ئین بوو سەرن ساڵە ڕۆژت و ئاات دووسێ هەواڵ لە جێگەیەکەوە کەسێکە ڕۆژ بۆ شارێکی تریا بۆ وڵاتێکی تر ئەگەر ڕۆژداوانە هاتەوە هەنێک هەواڵی لەگەڵ خۆیان هێنات چی ڕوویداوە لەوێ بەڵام ئەوە کە تۆ ئەمە قیاسکە لەگەڵ فترێکە تەمان ئەو کاتە ئەوانەشی کە هەواڵیانە بیستوینانە کردوانە فرسەتیان هەبوو بۆی لەگەڵ هەواڵە معاملەیەکی ورد بکەن و هەواڵ هەڵسەکەن و بیکەن ینی بەشێک لە پرۆسەی معریفە کاری خۆی بکات و ئەوانە ینی ئەم معلوماتانە وەرەگیرێت ئەم ئینفۆرمە خوانانە وەرەگیری ئەم داتانەکە وەرەگیرێ پرۆسیس بکە بڵێن تەفاعول بکە لە مێشکەوانە معریفەت ئینتاجکە ئەوانی کە بە شوێن ئەم هەواڵانەوە بوون یاخود مەسەلەیان بوو کە بیزانەوە شتان ینی کاریان ئەوە بوو ئێستا تۆ نەتەوێت هەواڵت پێگە هەواڵ خۆیەکە بەژوورە حتا بشتێ مەسەن زۆر کەس هەیە تااقەتی نییە ئایفۆن داخە ئێ تەلەڤیزیۆنەکەی تۆ هەواڵە ئەچی بەسەر جادەیە ئەڕۆی توانێ ئەلانات جەریدە هەواڵ مەسەن سەرنجامەکە تۆ ئاگات لە هەواڵی ئەم سەردەمە نەبێتەوە ئەوانە بە جۆرە لە جۆرەکان و کوای لەم دنیای نەژیابی وابیتە جێگەی گاڵتەکردن بەڕاستی لەلایەن هەنێک ئەو ساتە هیچ ئاگات لەوە نیە کە چی ڕوویاوە لە مەسەلەن ئەمڕۆ لە ئەمریکا یا لە مەسەکاتی حادیسەیەکی گەورابێت لەبەر تۆ بەردەوام ئەمێ مەجبوری ئەبدەیت بیتەوە هەواڵ ببیستی و فرسەتت ئیش ڕێگەی ئەوت پێ نادا فرسەتی ئەوت پێ نادا ینی مەسەن تیوری موامەرە تیوری پیلانگێڕی بۆ لە شوێنێکی وەکو ئەوروپا لە بەریتانیا مەسەن گەشاکە لە هۆڵندایە گەشاکە لە مەسەلەن سویدا گەشاکەوانە ئینسانەکان لەبەر سترێسی کارۆمانە فرسەتی وان پێ نادرێت کە ئەم معلوماتانە هەرسکەن و بیکەن بە معریفە لە نەتیجەوەی کە لێی وردەبنەوە ئەمانە بە نەتایجێ بکەن و معریفەی خۆیان زیابکەن لەبەر ئەوە مەجبورن ڕابکەن بۆ نزیکترین تەفسیر و نزیکترین تەفسیر وەرگرن و بۆیە تیورەکانی موامەرە زۆر خێرا بڵاو بێتەوە بە نەزەرم باسکردن لەسەر ئەم مەوزوعە دووبارە مۆزوعێکی پراکتیکیە من دیارە حتمما لە هەر جێگەیەکە فرستمان بێتوانە قسە لەسەر ئەوە بکەین و باسی ئەوە بکەین کە پەنابردن بۆ تەفسیرە دروستەکان و تەسلیم نەبوون بە تەفسیرە ئاسانەکان مۆزوعێکە کە ئەبێ هەمیشە بیری خۆمانی بێنینەوە بەڵام هەر ئەمە بە تەنها کافی نیە بە بڕای من وەک گوتم مەسەلەکە پەیوەستەی ئەوەیە کە تۆ توانای ئیرادەنواندنت هەبێ و توانای تەسیردانانت هەبێ لەسەر دەوروبەر و ئەمانە ئەمە ئەتوانێ مەجالیشت بۆ بکاتەوە کە بەعمل بێکە کە بڕۆی بیر بکەیتەوە و شتی تازە ئینتاجکەی بیرکردنەوە ببێ بە مەسەلەیە کە تۆ محتاجی پێی هەموو ڕۆژێک و ئەوانە بەرحاڵ لێرە دەستخۆش بە بڕوای من یەکێک لە پلانجێڕیانە ئەو شێواندن تێکەڵکردنی زانیاریە دروست و نادروستەکان خەڵک ڕوبەڕووی بێ ئیرادەیەک ئیرادەیی کەمهۆشی دەبێتەوە بەرحاڵ ینی زانیاریە نالەبار و بڵێ نادروست و دروستانە کە تێکەڵە بنەوەوانە ئینسان نازانێت باوەڕ بە چی بکە حەقیقەتێکە بەڵام من دیارە خۆم کەسێک نیم لەوانەی بڕوان بەوە هەبێت کە ئۆتۆریتیەک یاخود بڵێن مەرجعێکی معەیەن هەیە بۆ معلوماتوانە بەڵام شارمان ناچارە ئێستا بۆ نەخۆشی مەرجع دکتۆرە چی بکەیت ینی تۆ مەجبوری جۆ لە دکتۆر بگری مەجبوری جۆرە مؤسساتی صحی بگری منظمەی صحی عالەمی ینی خراپە منظمێکی فاسدە گەندەڵە مەسەلەن فلانە وڵاتی ئیهمال کرد فلانە نەخۆشی ئیهمال کرد هەمووی لەوانەیە ڕاست بێت بەڵام چی هەیە بەجێ بتوانێت جێگەی ئەو بگرێتەوە چی هەیە ئەمڕۆ بتوانێت ئەو مواجهەی کە ئەتوانی مواجهەی نەخۆشی بکەوانە لەم ڕۆژەیە
معنایکی جیهانی پێکە نییە منەظەمەی ترت نییە بەداخەوە خۆزگا بکرایە مەسەرەن ڕێکخراوی تەندروستکارانی دنیا ڕێکخراوێکی سندیکایی وایە بەشێک وایە لە ئەنتەرناسیۆنالی کارگەری ئەمڕۆی ئێمە لە دنیاەوە ئەو بیتوانایە ئەنجومەنێکی هەبێت کە بەدەر لە قازانج و لە مەسلحەتی کۆمپانیەکان و ئەمانە سیاسەتێکی دروست دابڕێژێت نیمانە واقعاً لە حاڵەتی ئاوای خۆ ناکرێ بڵین مەرجعی ئێمە بۆ هین مەسەلەن فلانە دکتۆرەکە ئەڵێ چزانم عرز لەوانەیە تەخت نەبێ یا نازانم لەوانەیە عرز بە دەوری هینا ناسوڕێتەوە هەتاوە ناسوڕێتە هەتاوە بە دەوری عرز ناسوڕێت و تۆچی معلوماتی طبی خۆت لە دکتۆری چاوەرەگری معلومە نابێ وەریگری وەنیە حتمما ئەبێ لە مەرجعێکی وەرگری کەلانی کەم منطقێکی تیا مؤسساتێکی صحیە کە کاری ئەوەیە ئەبێ معلوماتی صحیح خۆت لەوانەوە وەربگری بەرحاڵ ینی لە بینی ئەوەی کە پێویستە و لە بینی ئەوەی کە ممکنە هەمیشە فاسیلێکی گەورە هەیە بە تایبەتی لە سەرمایەداریە درکردن بەم فاسیلەیەوە ژیانکردن بە درکردن بەم فاسیلە گەورەیەوە مەسلەیەکی مهمە بە بڕای من کۆمنتی ئەم هاوڕێگۆناڵێ بۆ کۆمنتانەی من نووسی و من باوەڵامی هەبێت دیان بیکەن بە پرسیارت بۆ بە ڕێزی بەس من نازانم هاوڕێ کەسێکە لای تۆ دیارە چکە لای دیار نیازانی چۆنەوە لە گروپەوە دێت ئەو کۆمنتانە وەختێک لە گروپەوە دێ بەداخەوە ناوەکە دیار نییە دەستان خۆش بە بڕامێکێ لە پلانجیێرانە شێوان تێکەڵگرتنی زانیانە دروست و نادروستەکانە من جوابی ئەوم دایەوە ئەگەرمە بەس ئەوە بێ بەڵام نازانم ناوەکە دیار نیە نازانین چیە ئەوەی کە ئەو نووسیەوە مەبەستی چ کۆمنتێکە بەرحاڵ تیوری پلانجێری لە فیودالیزمێکدا هەیە کە تاچێکی خۆپەرستدا هەیە لەوانەیە ئەوە بێ چ جای نەتەوە پەرستێک و حکومگەرایەک نەتەوە پەرستێکی بۆ ژوازدا هەیە هەموو وڵاتە سەرمایه‌دارەکان لە ڕێگەی مخابراتەکانێنەوە خۆیان پلانی دژی مرۆڤیان هەیە هیچ گومان لەوەیان نیە کە پلانی دژە مرۆڤی سەرمایه‌دارەکان هەیە بەس باسەکە لەسەر ئەوەیە چۆن بچینە پشتی ئەو پلانانەوە چۆن لە جێگەی تەنها ڕوبەڕووبوونەوەی پلانەکان سیستەمەکە بکەین بە ئامانجوانە ئەمە مەسلەی ئەسلی ئێمەوە باسەکەمان لە دەوری ئەم مەسلەیە میحوەری بەستە بووە بڵێم لانیکە من زۆر لەسەر ئەو مەسلەی ڕۆژتم زۆرم قسە لەسەر کرد و گۆناش پێم هەبێ هاوڕام بوو بەرحاڵ باسەکە ئەمەیە کە ئێمە بچینە پشتی پیلانەکانەوە ینی من ناڵێ پیلان وجودی نیە چۆن هیچ سیستەمی سەرمایه‌داری بەبێ پیلان ناچێ بەڕێوە بەڵام مواجهەکردنی سیستەمی چەوسێنەرانی سەرمایه‌داری مواجهەکردنی پیلانەکانی نییە مواجهەکردنی خۆیەتی مواجهەکردنی ماهیەتی خۆیەتی بەرحاڵ بەداخەوە نەمانتوانی زۆرێک لەو بەڕێزانەکە یانێ بەشدار بن بێنینە سەر خەت بە تایبەتی هەنێک هاوڕێ زۆر هەوڵیاندا کە بێنەوەوانە بۆیان نەکرا داهاتوە ئەم کێشەیە چارەسەرکەین من دووبارە هەموو ئازیزان بیردێنمەوە کە پێنجشەممە واتە دووسبەی بەرنامەی ڕاستەوخۆمانە بێ لەگەڵ تایر حەسەنە میوانی بەرنامەکە ئێمە بێ سەبارەت بە قەیران ناڕزایەکان و گۆڕانکاری لە کوردستانە گفتوگۆەکەین و ئەو وەختە فرسەتیش بۆ ئێوە فراهەمەیە بۆ بەشداریکردن ئەوانە خاڵێکی تر ئەوەیە کەناڵەکەمان لە یوتیوب لایک بکەن بە دۆستانی خۆتانی بناسیێنن لە لای خۆتان لە یوتیوبەوە فایلەکانی ئێمە شێر بکەن لە فەیسبووکە دایبنێن و هەوڵ بدەین فەیسبوک بەکاربێنین بۆیکەوە سایتی یوتیوبەکەمان بەهێزتر و ئیتر بێت چونکە ئەوێ جێژیرە شتەکانمان لەوێ ئەتوانە باشتر ببینرێەوە متابع لەوێەوە ئەتوانێت زۆرتر لە پەیوەندیشی نزیک کابێ لەگەڵمان ئەگەرتانوێ ئەم کەناڵە پێش بکەوە ئەگەرتانێ ئەم کەناڵە برەو پیا بکە وەناجان ماندوو بووی یا بڵێ ماندوو بووین بینەرانیشمان ماندوو کرد وەڵام لەمە زیاتر ئیتر ئەو کۆمنتەی کاک محەممەد ئەحمەد ئەگەر بکرێ بە بخوێندێتەوە بێتە سەر شاشە لەبەرەوەی زۆر زەحمەتی کێشا و نەیتوانی بێتەران بیبینن ئێمە سوپاسێکین لێرەوە بەداخەوە کە ئەم جارەوای لێ هات هیوادارم بۆ کاتێترە و کێشەیەمان چارەسەر بێ و دەستخۆشی هەموو بەشداریەکانەکەین بەڕاستی زۆر گرنگە کە بتوانین بەشداری بەردەوامی ئێوەمان هەبێت گفتوگۆکان دەوڵەمەندتر بکەن چوزانم هینمان بکەن ئەگەر بەدڵت لێرە جیاوازی نەزەر و بیر و بۆچوون هەبوو زۆر باشە کە بتوانین ئێمە ئامانجمان ئەوەیە کە گفتوگۆکان هەتا بکرێ جەدەلی باشتر گفتوگۆی زیاتر دروست بکات بۆ تێگەیشتنی زیاتر
هەلە لە هاوڕێیان پێیان ناخۆش بوو گۆ ناباسی چاینەم کرد بە خراپە زەمی چاینەم کرد ینی زەم نییە ڕەخنەیە چاینە وڵاتێکی سەرمایه‌داریە ڕەخنەی زۆر قوڵمان لێتی کرد وڵاتێکی سەرمایه‌داری تر وە بە تایبەتی چاینا لەبەرەوەی مەجای ئەوەی تیاماوەتۆ باسی کۆمونیزم و چەپەکا و لازار ئەڵێ ساڵی 2035 گوایە سۆشیالیزم بیناکەن لازار هەر لەبەر ئەوە من بەرنامەیەکی تایبەت لەسەر چاینەدانێ بەرنامەیەکی تایبەت لێرە چاینە چییە چاینە چۆن بناسیێنین وە چۆن بیبینین چاینە چییە بەڕاستی وەکو دەوڵەت چیە زۆر گرنگە لەسەرەوەی هاوڕێ ئارام ئەم دوور و درێژە کە وابزانام ڕەخنە لە شەماڵەگرێ ئەڵێ هاوڕێ شەماڵ پێم سێرە وەک ئیسلامەکان وڵاتە سەنعەتەکانی لە بیرتان نەچێت کۆڤید 19 لە 2000 لە سعودیە سەری هەڵدا نەبوو ناویشی تری هەیە هەر سارسە هەر بڵین هەر هەمان ڤایرۆسە ئەمان ڤایرۆسی کۆرۆنایە ئەو ڤێژنەی سعودیە ژێچێکە لە ڤێژنەکان لە دوای سارس هات ناوی ناوەکەیم بیرچۆ بەڵام ڤێژنێکی ترە ینی ئینێکی ترە کۆرۆنا لە سعودیە و سەری هەڵنەداوە هەر لە وڵاتانەوە تقریبان چاینە بووە بە مەرکەزی چاینە خەتای خەڵکەکەی نییە خەتایەوە نیە خەڵکەکەی شتی پیسەخۆن و نازانام چێ دیعانەکە ئەکرا کە هەمووی شۆڤێنیزم و لە ئەمریکا کراوانە نە چاینە خەتای سیستەمەکەیەتی چاینە معمەلی کاپیتالیزمی دنیاە معمەلی سەرمایه‌داری دنیاە بەرهەمهێنانی قازانجە بۆ هەموو سەرمایه‌دارانی دنیا هەموو سەرمایه‌دارانی دنیا بە ڕەنجی شانی کارگەری چین خەریکن دەوڵەمەنە بنەوە بە سەرچاوی بەرنامەکەی چاینە ئەمەیان باشە نا حتمما بەرنامەی تایبەت لەسەر چاینەدانی و موقعیەتی چاینە لە کاپیتالیزمی دنیای باسەکەینەوەوانە بۆی کەوە لەم بابەتەشەوە مناقەشە لەسەر بکەین و بەرحاڵ باری سەرنجی خۆمان ڕوو بکەین وەرتوانینەوە بڵێن زۆر سوپاسدانەکەین ئازیزان و خۆشەویستان بۆی بینەرمان بوون کاتێکی خۆش بۆم لای زۆر سپاس بۆ ئێوە تا بەرنامەیشتر بێگەکەینەوە هەموو کاتێکتان شاد